مناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم لە پەیامەوە سڵاوتان لێبێ باینتان باش بە هیوای ڕۆژێکی خۆش و سەرەتای بەهارێکی باش و تەندروستێکی باش بۆ هەموو لایەک مێدیەوەی هێشتا لە گەرمەی پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان و هەروەها ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس لە ماڵەکانتان مابێتنەوە بە دڵگەرمیەکەوە پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن لەگەڵ هاوکارم جەلال محەممەد پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. بینەرانی عزیز سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەهارە بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست شاد بوونەتەوە بۆی کە بەرنمەیەکی دیکەی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. دیارە بابەتی یەکەمی ئەمڕۆمان قسەکردنە لەسەرەوەی کە چۆن منداڵەکانمان لە کۆرۆنا بپارێزین. دیارە منداڵ بە شێوازێک لە شێوازەکان زیاتر کەلوپەل و پێداویستەکانی بەردەمی یاخود ئەو کەلوپەلانی کە یاریان پێدەکات بەکاریان دێنێت و زیاتر دەست دەبا بۆ دەمی کە ئەمە یەکێکە لە هۆرە هۆکارە خراپەکان بۆ گواستنەوەی ڤایرۆس و میکرۆبات بەگشتی. بۆیە تەوەریەکەمان لەسەرەوەیە کە چۆن دەبێ منداڵەکانمان لە کۆرۆنا بپارێزین. تەوەری دووەمی بەرنامەکەشمان زیانی خواردنەوە کوحولیەکانە و بە تایبەتی پێوەستیان دەکەین بە ئێستاوە کە ئایا خواردنەوە کوحولیەکان تەنانەت جگەرە و باقی مادەکانی تر تا چەندە خراپن بۆ تەندروستی مرۆڤ و بە تایبەتی بۆ لاوازکردنی سیستەمی بەرگری جەستەمان. تەوەری سێمی بەرنامەکەشمان لە ئێستادا کە هەمومان لە ماڵەوەین چۆن وەرزشەکانمان لە ماڵەوە درێژە پێ بدەین بۆی کە ڕوبەڕووی قەڵەوی و یاخۆ سستی جەستەمان نەبینەوە. کاسێ تەوەری سەرەکی بەرنامەکەمانن لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەک کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە خزمەتتان بکەین. وڵە جەلال یەکەم ڕۆژی بەهارە و لە بەهاری شاتۆزێک کەشوهەوا زۆر زوو گۆڕانکاری بەسەرادەیانی بەپێی ساعاتەکانە گۆڕێ زۆر جار لە زمانێکی ئەڵێ سیقیان زۆر پێ مەکەن بەڵام بەشەیەکی گشتی بە بزانین پێشبینیەکانی کەشوهەوا بۆ ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی بەهاریشە چین بینەریان دەبین و دێنەوەدا. بینەرانی عزیز چۆن منداڵەکانمان لە کۆرۆنا بپارێزین. وەک ئاماژەمان پێکرد منداڵ زیاتر دەست دەبا بۆ دەمی و یەکێک لە هۆکارە خراپەکان بۆ گواستنەوەی ڤایرۆس و میکرۆبەکان لە ڕێگەی دەست دوجار بۆ دەم و دەموچاوکە دەست بەکاردێهێنین هۆکارەکان بۆ گواستنەوەی ڤایرۆس. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز دکتۆر بیلال عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵمان کردەوە. دکتۆریان زۆر سپاس. زۆر بەخێر بێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین دکتۆر دیارە ئێستا مناڵش تووشی کۆرۆنا دەبێت بەگشتی مناڵ زووتر تووشی ڤایرۆسەکان یاخود میکرۆبەکان دەبێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە و لە ئێستاشدا کە کۆرۆنا لە ئارادایە چۆن مناڵەکانمان بپارێزین. زۆر سپاس شەڵا هەموو لایەک سەلامەت و تەندروستە بن. بەنسبەت نەخۆشی کۆرۆنا لە مناڵانە بابەتێکە خۆی بە خۆی هەم تازەیە هەم پرسیاری زۆر هەڵەکدا چکە خۆی جیاوازە لە ڤایرۆسەکانی کە مناڵ لە تەمەنی لەدایکبوونەوە دەست پێیەکە لە زۆر وڵاتان تا 18 ساڵ هەر بە مناڵدانرێ و دکتۆری مناڵانەی بینێ لە وڵاتی خۆمانە تا 14 ساڵ کە ئەمە یەک مەرحەلە نییە هەر تەمەنە و بەرگری نەوعێکە و هەر تەمەنە و تەبیعەت و هەڵسو کەوتی نەوعێکە. بۆیە زۆرێک لەو مناڵانەی کە لە خوار تەمەنی 4 بۆ 5 ساڵیان
بەرگری لەشیان کەمترە بەرامبەر بە ڤایرۆسەکان و بە درێژایی مێژوش زۆرترین زۆری ڤایرۆسەکان بەرمناڵ کەوتون لەبەر کەمی بەرگریان. بەڵام خۆشبەختانە بە کۆرۆنا تا ئێستا بۆ چەند هۆکارێک کە زۆر وازەح نییە، یعنی نەزانراوە کەمتر لە مناڵە ئەیگرە و ئەوانەشی کە ئەیگرن بە سووکتر ئەیگرن وەکو گەورەکان نییە. بەڵام کێشەی گەورە لەوایە کە مناڵ ئەیگرێ ئەبێ بە هەڵگر بۆ ڤایرۆسەکە، کە بوو بە هەڵگر بۆ ڤایرۆسەکە نەقڵیەکە و مناڵیش خۆشەویستە و لە ماڵەوەیە و ڕێنمایەکان ناتوانێت جێبەجێ بکە، هەتا تەمەنی کەمتر بێ خراپتر توانای ئەوەی هەیە کە بتوانێت ئەو ڕێنمایانە جێبەجێ بکە کە پێویستن بۆ ئەوەی کە ئەم ڤایرۆسە نەقڵ نەبێ. مەسەلەن دەستی بەردەمی نەکەوێ، بەردەم و چاوی نەکەوێ، تێکەڵی خەڵکی نەبێ، ناتوانێت لە تەمەنێکە ئەوان خۆی بۆ خۆیان ئیجتیماعیترن و پێویستیان بە کەسی کەیە بۆی پارێزگاریان لێ بکەن. بۆیە لە هەموو جیهانە کێشەیەکی گەورە دروست بوو بۆ ئەوەی کە ئایا چۆن تەعامل لەگەڵ مناڵە بکرێ. دوای ئەوەش ئەگەر گرتی ڤایرۆسەکە، ئەگەر گرتی چۆن تەعاملی لەگەڵا بکەی. ئایا ئەوکو گەورەیە دەتوانێت بخیتە ژوورێکە و کەرەنتینی بکەیت و تۆ بڵێ ئالەم ژوورەیە بمێنەرە و پێداویستەکانی چۆنە، چۆن تەعامل بکەی لەگەڵیان. اینجا ئەگەر گرتی وەزعی باش بوو، ئەمە ینی باری تەندروستی جێگیر بوو، ئەوها قورسە. ئەگەر گرتی و باری تەندروستی تێکچوو هەر قورستر. بۆیە مناڵ جیهانێکی تری تایبەتی هەیە، پێویستی بەوە هەیە هەم لایانی دەرونی هەم لایانی جەستەیی ینی بەجیا تەعاملی لەگەڵا بکرێ وەک لە گەورە بۆ ئەم ڤایرۆسە. زۆر باشە کاک زۆر پێم وابێ خۆشبەختانە تا ئێستا ئامارەکانی مناڵان لە هەرێمی کوردستان یەک حاڵەت بوو، ئەویش وابزانم بە کۆرۆنا ئێستا دوو حاڵەتن لە ئەگەری مامەڵەکردن وەکو بەڕێستان باسان کرد بێگومان عیلاجی نییە کۆرۆنا، کۆمەڵێک ڤاکسینگی تر و کۆمەڵێک ڕێنمایی تەندروستی کەوا دکتۆرە ڕێزەکان بۆ نەخۆشەکانیان بەکارێنن. هەمان ئەو پێکهاتانەی ئەو مەوادانەی ئەو دەرمانانی کەوا بۆ گەورەکان بەکارێن لە ئێستادا بۆ مناڵەکانیش بەکارێ یاخود لەبەر مەناعی بەرزیان یاخود لە حاڵەتێکا مەناعی خراپیان چ جۆرێک لە ڕێنمایی هەیە بۆ ڕوبەڕوو مامەڵەکردن لەگەڵیان؟ هەمیشە کێشە هەیە لە بەکارێنانی دەرمانەکان کە زۆرێک لە دەرمانەکان لە تەمەنێکی دیاریکراو بەرەو خوارەوە ئێمە ناتوانین بەکاری بێنین و زۆرێک لە دەرمانەکان ئەڵێ لە سەروی 2 ساڵەوە مەسەلەن بەکارێ، لە سەروی 6 ساڵە، لە سەروی 8 ساڵەوە. لەبەرەوەی کە دەرمان ئەخورێت یا کە لە ڕێگەی وەریدی کە بە دەمار ئەدرێت و ئەکرێتە ناو خوێنەوە، ئەم دەرمانە پێویستی بەوەیە تا ئیشی خۆیەکە و دوا ئەوەی کە ئیشەکەی تەواو بوو یان جگەر یان گورچیلە لێپساوی ئەوەیە کە شی بکاتەوە بیکاتە دەرەوە، چکە بۆ هەتایە ئەو دەرمانە لە جسمان نامێنێتەوە و جگەر و گورچیلەی مناڵیش هەتا تەمەنێکی دیاریکراو قدرەتی ئەوەی نییە کە هەموو دەرمانی وەرگرێ و هەنێک لە دەرمانەکان مۆزەعەفاتیان لە تەمەنی خواردتر هەتا تەمەنی کەمتر بێ زۆر زیاترە، ینی ئەو شتە خراپیانی کە دەرمانێتی کە زۆرێک لە دەرمانەکان جگەلەوەی کە لە سەرجەستە ئیشەکات و بۆ میکرۆبەکان مەسڵن ئەیان کوژێ مۆزەعەفات ینی شتی خراپیش لە سەرجەستە بەکارێنی و قورسە. لە مناڵە زیاتر ئەم شتە هەیە، بۆیە مناڵ باشتر وایە زیاتر ئاگاداری بکرێ. بە خۆشحاڵیەوە بۆ ئەم نەخۆشی کۆرۆنای تازەیی کە ئێستا تووشی ئینسانە بێ، چکە ئەم کۆرۆنایە هەر لە کۆنەوە هەر هەبووە، ینی لە 60ەکانەوە لە مناڵانە لە 60ەکانە هاتوۆتە ناو ئینسانەگی ناخۆی ئەمە لە نەخۆشێکی حیوانی بووە کە هاتوۆتە ناو ئینسان بە شێوەی هەڵامەتی سووک هاتووە، زۆرێک لە خەڵکی گرتوویەتی. بەڵام ئەم نەوعە تازەیی نەوعێکە کە کەس سەری لێ دەرناکە کە چۆنچۆنی ئاوا بەو خێراییە خۆی لە تەکات و زیادە بێت و بڵاو بێتەوە لە جەستا سیستمی مەناعەتێکە شکێنێ، هەناسەتوندی دروستەکە و زۆرێک لە ئەو مرۆڤانەی کە ئەیگرن بە مناڵانیشەوە. ئەوانەی کە مشکلەیان بۆ دروستە بێ تێکچوونی سیستمی هەناسەیە کە هەناسەیان ئەوەستێ لە ئاخیرە لەگەڵ تێکچوونی خڕۆکەکانی خوێن و ئیلتیهاباتێکی تند لە ناو خوێنە زۆربیان بەمانە ئەبرن. مناڵانیش هەناسەیان خۆیان بە خۆیان هەناسەیان زۆر باش نییە وەکو گەورە، بۆی ئەگەر هات و مناڵەکە گەشتە ئەوەی کە هەناسی ینی تند زۆر تند بوو بڕی ئۆکسژین لە جسمی دابەسی
بەپێی پێوەرەکان کە بە جیهاز بۆ ئەکرێ ئەوە پێویستی بەوە هەیە کە لە بەشی ICU لە بەشی عنایە مڕەکەزە کە بخێت سەر جیازی تەنەفس سەناعی ئەوانیش هەر مشکلیان وەکو دەرمانەکان چۆن لە گەورەیە ئینسان باشتر بەرگەی ئەو جیازی سیپاپ و ڤێنتیلەیتەر کە بە تۆند یان های فلۆر ئۆکسجین ئەوەی کە بە توندی ئۆکسجینیاتی و بە زەخت وەک میزەڵانێک بە توندی ئۆکسجین ینی ئاەتە ناو سیەکانەوە ئینە سیەکان قودرەتی نامێنێ بۆ هەناسەدان بە هەموو شێوەیە سیەکان قودرەتی لە دەستەیە لەم ڤایرۆسە و نەخۆشەیە مناڵ کەمتر بەرگەی ئەوە ئەگرێ بە خۆشحاڵیەوە لە دنیاە کە چەند بەحسێک کراوە لە چین لە ئێران و لە ئیتالیا کە ئەوانە مرکزی بڵاوبوونەوەی نەخۆشەکەن لە عالەمە لەسەر مناڵ کراوە مناڵ باشترە کەمتر ئەگاتە حاڵەتە کۆتاییەکان حاڵەتە کۆتایی ناجێگیر حاڵەتی ناجێگیر و گەورەترین مشکلی ئەم ڤایرۆسەش بڕ و ڕقەمی ژمارەی ئەو نەخۆشانەیە کە گەشتوونتە حاڵەتی ناجێگیر حاڵەتە جێگیرەکان کێشەیان بۆ خۆیان نییە کێشەیان بۆ خەڵکی هەیە بۆیە هەرڵێن لە ماڵەوە بمێنەرەوە خۆت بپارێزە لە خەڵکی چکە هیچ دیفاعێک بەرامبەر بە ئەم ڤایرۆسە نییە جگەلەوەی کە خۆتی لێ بشاریتەوە زۆر باشە کاکتۆر ببوورە ئایا سیستەمی بەرگری لەشی منداڵ یاخودەوە مەناعی کە خۆم پێی دەڵێ مەناعە جیاوازی هەیە لەگەڵ گەنجەکە یاخود بەتەمەنێکە لە کاتێکا زۆر جار دەوتێت سیستەمی بەرگری لەشی منداڵ لەگەڵ بەتەمەنەکانە وەکو یەک بەهێزن بەڵام سێ دەکەی بەتەمەنەکان لە کۆرۆنایە زیاتر بەرگە ناگرن بەڵام منداڵەکە بە پێیانمارەکان کەمتر توش دەبێت کەمتر حاڵەتەکانی مردنی تێدایە بەڵێ خۆی سیستمی بەرگری بەعکسەوە سیستمی بەرگری مناڵ کەمترە بەتابەتی لە مناڵی لەدایک بووە هەتا مناڵی 3-4 ساڵ سیستمی بەرگریان کەمترە بەڵام لە گەورەیە لە پیرە هەم سیستمی بەرگریان دیسان ئەوانیش زەعیفە بێتەوە کێشەی لەوە گەورەتر ئەوەیە ئەوان زۆربەیان نەخۆشی درێژخایانیان لەگەڵایە جگەلەوەی کە سیستمی بەرگریان دیسان لاوازە بێتەوە لە تەمەنی زۆر پیریا بە تایبەتی کە لە 67 تێپەڕێکە ئەوە ئێمە پسپۆڕی ئێمە نییە لە وڵاتانە پسپۆڕی تایبەت هەیە پێڵەن جیریاتری وەکو چۆن پیدیاتریک کە هی مناڵانە جیریاتریک اختصاصی تایبەتی پیرەکانە بەداخەوە لە وڵاتی ئێمەیان نییە بۆچی مهمام اختصاصە هەبوایە بۆی ئەوانیش بزان کە کەسێک کە بەتەمەن بوو نەخۆشی دڵی هەیە نەخۆشی شەکرەی هەیە کە گەورەترین ڕێژەی مردن لە هەموو سەرزەویە لەو نەخۆشیانە تۆمارکراون کە زەخت و شەکرە و یان نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە یان بەشێکی زۆر لە گەورە کە لە وڵاتی ئێمە بە خۆشحاڵیەوە ئەوە نییە مدمینە ئیدمانە بە مەوادی مخەدیر بە ئەوانەی کە سیستمی بەرگری کە داعبەزێنێ زۆرێک لە وڵاتان شتێکی کە هەیە بە خۆشحاڵیەوە لە وڵاتی ئێمەیان نییە هۆملێس پیپڵ ینی ئەوانەی کە ماڵێکی تەواویان نییە بەڵێ بێپەنان بێلانن زۆرێک لەوانە لە وڵاتانە کە دروستە بن ئێستا شەڕێکی گەورە هەیە لە وڵاتانە نەچوونەتە سیستمی ئینشۆرانسەوە ینی سیستمی سەحی لەبەرەوەی پارەیان نایەوە قودرەتی ئەویان نییە کە بە تەواوی عیلاج بکرێن زۆرێک لەوانە نەخۆشی درێژخایانیان هەیە خۆیان ئیهمال کردووە مەناعەیان دابەزیەوە لە خۆیان نەپرسیەوە الحەمدوللا لە وڵاتی ئەمە کەمە لە وڵاتانی کە کێشەیەکی تر لە مناڵانە هەیە مناڵی بێسەرپەرشت مناڵی بێشت سەرپەرشت بەپێی ئەو کتێبە ئەو ژمار و داتایانەی کە لە کتێبەکانی مناڵانە هەیە و کە لە زۆربەی زۆری سەرزەوی دکتۆرەکانی مناڵان لەسەری ئەچن ئەوانەی کە پێڵێن یۆنی پارنتیانی یا دایکێک یان باوکێک یەکێکیانی هەیە ینی نۆ پارنتیا هیچ کامیانی نییە ژمارێکی زۆر زۆر خەیاڵی زۆر زۆرە ینی نەدایکی هەیە نەباوکی هەیە ئێتر لە شێڵتەرەکانە لەو شوێنانەی کە مناڵی بێ سەرپەرشت بە کورتی کە بەڵێ کە بە خێوەکەن ئەمە مشکلەیەکی ترە کە دروست بۆ سیستمی عالەمی ئایا لە بەرکەوتنی نەخۆشیێکی کوشندەی زۆر پەتایەکی ینی ئەمەی پێڵێن پاندیمیک و کاژواڵیتی کە شوێن نەمێنێ لە خستەخانەکان ئەمە مشکلە ئەمەیە ئایا ئەو مناڵانە کێ لێ پرسینەوەی بۆکە ئایا حکومەت فریای ئەوەکەوێ زۆر خەمیلای ئەو مناڵانە بێ چۆن لێ پرسینە لەگەڵ ئەو مناڵانە ئەکرێ الحەمدوللا لای ئێمە ئەوە نییە زۆر باش کاکتۆر لە ماڵەوە ئێستا چۆن کار لەسەر بەهێزکردنی سیستەمی بەرگری لەشی منداڵەکانمان بکەین کە ئێستا زۆر باس لە خواردن دەکرێت کەواتە لە ئێستادا دەرفەتە یا ئەتوانینەوە دیکە کار لەسەر منداڵەکانمان بکەین چیان
دەرخوارد بدەین لە ماڵەوە چۆن تەعاملێکی تایبەتیان لەگەڵ دەکەین بە تایبەتی پیاوان یاخۆتەوانی کە لە دەرەوە کاریانەیە دەچنەوە ماڵەوە لە ئێستاە کە هەمووی لە ماڵەوەن خەڵکی چۆن تەعامل لەگەڵ منداڵەکەیە دەکە عادەتەن منداڵ یەکسەر خۆی فڕێداتە باوشی باوک بەڵێ خۆی مناڵ لە هەموو عالەمە تەوزیع کراوە بە خوار 6 ساڵ بۆ نەخۆشی کۆرۆنا کە چۆن تەعاملی لەگەڵا بکەی 6 بۆ 8 و سەر و 8 ساڵ و لەگەڵ تەمەنی کە لە وڵاتی ئێمە زۆر بە مناڵدا نادرێ تەمەنی مڕاهقی ئەمەی پێڵێن تەمەنی پێڵێن مێر منداڵ بەڵێ مێرد منداڵ کە زۆری لە وڵاتی ئێمە دکتۆری مناڵان نایبینی لە وڵاتانی کە دکتۆری مناڵان نایبینە لە 0 تا 6 ساڵ کە پێش مەکتەبە ئەمە ئاڵێ لە دایک و باوک ناتوانێت بە تەواوی عەسلی بکە و تێناگا لە نەخۆشیەکە باری دەرونی ئامادە نییە بۆ نەخۆشیەکە و باشتر وایە زۆر شتی قورس بۆ نەخۆشیەکە فێری مناڵەکە نەکرێ ڤیددیۆ و تەلەڤیزیۆن و ئینتەرنێت و ئەمانە کە لەسەر نەخۆشیەکە هەیە باشتر وایە ئەو مناڵە نەیبینێ باشتر وایە دایکەکەیان باوکەکە خۆی مناڵەکە فێر بکا کە کۆمەڵێ شت هەیە پێشتر لە ڕۆتینات لە ژیانیا کردوێتی ئێستا وردە وردە کەمی بکاتەوە مەسەلەن ئەگەر مناڵێکی 3 بۆ 4 ساڵ بێ زۆر ڕۆشتوەتە دەرەوە لەگەڵ هاوڕەکانی یاری کردووە حتا بۆ کۆڵان بێ ئەگەر لە هەنێ شوێنە هەیە بۆ پارک و باخچەی نزیک خۆی بووە وردە وردە کەمی بکاتەوە ئەگەر ئەڕوات لە شوقە و شتایە کەمترین مەسعەد بەکاربێنێ زۆر دەست لە هی مەسعەدەکە نەیە لە ماڵەوە هەروە زوو فێری بکاوکو یاریەکی لێ بکا بووی تی نەگەیەنێ مەسەلەکە زۆر نەخۆشێکە کامە چۆنە و چۆن نییە بیکا بە یاریەک بۆیە زۆر شت لە مناڵان ئابێتەوە وەکو یاری لێ بکەی فێرەکەی کە زوو دەشتی بشوە باشە فێریەکەی زۆر دەست نەخاتەوە ناودەمی ئەگەر توانی چکە مناڵ دایم هەموو شتێکگرێ ینی ئەبێ بتوانیت تۆزێ ڕۆتیناتی ژیانی بیگۆڕی 6 بۆ 8 ساڵ مشکلێکی زۆر گەورەیە لە هەموو عالەمە 6 بۆ 8 ساڵ مشکلی ئەومانەیە کە تازە ڕۆشتونەتەوە مەکتەبەوە ڕاهاتوون بە ژیانی قوتابخانەکان ئێستا تۆ قوتابخانە لە هەموو سەرزەویە لێیان گیراوەتەوە تقریباً بە تقریبی زۆربەی زۆری وڵاتە ئەوروپیەکان و لە ئێران کە نزیک خۆمان وڵاتی خۆمان بەشێک لە ئەمریکا مەکتەبیان بە نزیکی هەتا کۆتایی ساڵ داخستووە وڵاتی خۆمان تا ئێستا دیار نییە تاکەی داخستووە بەڵام زۆربەی زۆری وڵاتە ئەوروپیەکان خەریکە تا کۆتایی مانگ لێرەش بەڵێ تا کۆتایی ساڵ داخستووە مە شتێکی گەورەیە ئەو مناڵە دڵی هەر لای مەکتەبەکەیەتی ئێستا سیستمی ئەوە دروست بووە کە مەشغوڵ بکرێ بۆی کە بە سیستمی ئۆنلاین بە ئەوانە مەژۆڵ بکرێتەوە بۆی کە خەریکی ئیشەکانی تری مەکتەبی بێ وەک یاریەکی لێ بکرێ فێری ئەوە بکرێ کە ڕۆژانە چەند سەعاتێک خەریکی وانەکانی بێ بە شێوەی ئۆنلاین ئەگەر بە شێوەی ئۆنلاینیش نەیبوو خۆت لەگەڵی خەریبی کتێبەکانی بۆ بهێنی مهمە بێ لایانی دەرونی وا لێ بکەی کە زۆر مەشغوڵی نەخۆشیەکە نەبێ تۆزێ سیستمی ژیانی بگۆڕی لە سەروی 8 ساڵەوە ئەمانە ئەبێ زیاتر خەریکی ئەوە بن مەشغوڵیان بکەی بەکاری چاکەوە خوێندنەوەیە پەرتووکە مەسەلەن چکە ئەوانە وزەیەکی زۆر زیاد لە حەدیان تایە کە جاران چەند سەعاتێکی زۆر لە قوتابخانە بوون ئێستا لەوێنین باشە زۆربەی شتەکانی قوتابخانەی پێ بکەیت و ئەمانەی تر کاتی ئەوەیەتی تێبگەێنی نەخۆشیەکە بەڵام زۆر بە قورسی لە خۆراکەکانە چۆن تەعامل لەگەڵا بکەین ئەبێ خۆراکیان سەحی بێ شلەمەنی زۆر بخۆن میوەکان زۆر بخۆن ئەو شتانی کە سیستمی بەرگری باشترەکە و کەم ینی باشتر وایە کە شتی ئەوەی کە شەکری زۆرتیایە و وشکە و مەسەن شتی دوکانوانە ئەگەر چی ئێستش زۆربەی دایک و باوکەر دەستی ئەگا بە دوکانوانە و شتانیان بۆ نەهێنرێ بان و ئێوەی کە لە ماڵەوە بمێننەوە شلەمەنی زۆر بخۆن میوەکان زۆر بخۆن باشە ئەو شتانی کە پەڕە سەوزەکان و گەڵا سەوزەکان ئەوانە زۆر بخۆن و پاک بشۆرێنەوە زۆر باشە دکتۆر وەختە گەزانی مەسەن زۆر جای گەورەکان یاخود گەنجەکان دەستکەش بەکاردێنن یاخود ئەو مەوادی تاقیمە هەیە کە بۆ دەست بەکاردهێنرێت یان ماسکێک یان کۆمەڵێک با بڵین ڕێکاری خۆپارێزی بۆ مناڵ هەرچەندە ڕەنگە زۆر ئەستەم بێ یان گران بێ ڕەنگە هەر حەجمی دەستکێشیش نەبێ بۆیان بەکاربێت یان دەمامک بۆیان بەکاربێتیان ئەو مەوادانە زیان بۆ تەندروستی مناڵ ناگەێنێ بە حکمی بەرگی لەشیان لاوازە ئەو کرێم و دەست پاککەروانە کە بۆ دەستیان بەکار ڕەنگە بیبنەوە بۆ دەمیانیان بۆنی بکەن یان تەسیریان لێ ناکە بەڵێ یەکێک لە مشکلەکانی مناڵ خواردنی دەرمانە دەرمان ئەو هەر وەکو یاری بەکارێنێ بۆیە ئێمەشڵین وەکو یاری شتەکانی بۆ لە خۆشەویستکە و لای ڕێککەرەوە بەڵێ بەشێکی زۆر لە تەسەمم بە مەوادی دەرمانی و تەسەمم بە مەوادی خۆراکیش لە مناڵی خوارد تەمەن 3 ساڵە بێ
بەتاوەتی خوار ساڵ کە هەر شتێکی گرێیکە بەدەمیا بۆیە ئێستا زۆربەی زۆری دەرمانەکان چایلد لۆک وای لەسەری نووسراوە کۆنتەینەریانی چی یعنی مناڵ ناتوانێ بیکاتەوە گەورە ئەتوانێ بیکاتەوە ئەبێ زەختێکی تون لێکەی بەرەو خوار و بیسوڕێنی بۆچی لە زۆربەی زۆری دەرمانەکان بەو شێوەیە دروست کراون لەبەرەوەی مناڵ پێشتر بڕێکی زۆر لە دەرمان لەلایەن مناڵەوە خوراوەتەوە تووشی تەسەموم بووە جا مەوادە تەعقیمیەکان کێشەی ئەویان تایە ڕێژەیەکی زۆر لە ئەلکۆهۆلی تایە pH ترشی مەوادەکە جیایە کە ناو قورگە سووتێنێتەوە و تەسەمومە بۆ جسم بەڵێ چەند مناڵێک لەم ماوەیە کە تووشی ئەو مشکیلانە بوون لە هەنێ لە وڵاتانە بەداخەوە کە خۆیان مادەی ئەلکۆهۆل و شتیان کەمە بێتەوە خۆیان ئەیگرنەوە مەسەن لە ئێران ئەمن شتە بوو بباو کە مادەی ئەلکۆهۆل ئەیگرنەوە هێشتا لە وڵاتی ئەمە الحەمدولillah نەبووە بەوە کە زۆرێک لە مناڵ لە گەورە بەو مەوادە تەسەموم بوون کە چۆت چەند سەد کەسێک کە بەو مەوادە مردن بەڵێ مەوادی منەزەف کە بەکارێنی زۆربیان بە کەڵکی خواردنەوە نایەن و مناڵیش بەرچاوێکەوە بەردەمێکەوە دەمی ئەسووتێنێتەوە سیستمی مەناعیتێکە سیستمی هەزمیش کە هەنێکیان ئەوە نەتەسکە بێتەوە لە دوایە بێتەوە سوعی بۆ بکرێ بە نازۆر کاتە دکتۆر ڕێنمایت بۆ دایک و باوکەی کە لە ماڵەوە ڕەنگە ئێستا بۆ ئەوەی مناڵەکانیان بپارێزن کۆمەڵێک تاقیم هەیە کە مەبڵێن 170 هەیە 90 کحولە کە بۆ دەستشتنی مناڵەکان بەکارێن ڕەنگە مناڵەکە زۆر جوان دەستی پاک نکاتەوە دوای دەستی بەرێ بۆ دەمی مەسەن بە تاعینەکە بچێتەینەوە ڕێنمایی بەڕێستان شوی ئایا بە سابوونێکی اعتیادی دەستشۆن مناڵ باشترە یا خۆت ئەو مەوادانە بەکاربێنن دەستشۆردن باشتر وایە بە سابوونی اعتیادی بێ چکە خۆی فکرەکە لەوایە کە دەست پاک بێ ئەم مەوادە منەزەفانە بۆ ئەو شوێنانە دروستکراوە کە تۆ پێویستی لەوەیە زوو دەست بشۆی کە قودرەتە نییە مەسەلەن لە شوێنێکایی کە بەرکەوتت زۆرە لەگەڵ خەڵکیە لە ماوەی هەموو چەند دقەیەکە پێویستی بەوەیە دەست بشۆی چکە زوو شتەی بە خەڵکشت لە خەڵک وەرەگری یا بۆ نمونە دکتۆرێکە شتە بینێ نەخۆشە بینێوێتەوە ناکرێت لە هەموو بینەکانە بچێ دەستی بە سابوون بشوە ئەگینە دەستشۆردن بە سابوون یەکسانە بە دەستشۆردن بەو ماوادە ئەلکۆهۆلیانە ئەگەر چی ڕێژەی ئەلکۆهۆل لە 60 بەرەو سەرەوە بەوە دانرێکە زۆر ئەم ڤایرۆسە بە خێرایی بە حساب کە پاکە کاتەوە بەڵام دەستشۆردنیش یەکسانە بەوە ئەگەر هاتوو بە ماوادە مۆنەزەفەکە ویستە مناڵەکە دەستی پاک کاتەوە ئەبێ خۆت بۆی بکەی نەک خۆی بیکە چکە خۆی هەم نازانێ بڕەکەی چەند جار بەکاری بێنێت تۆ 2 جار بەکاری 2 پەمپ بەکارێنی بڕێکی کەم جێڵ بەکارێنی ئەو لەوانەیە وەکو یاری نیوەی بەکاربێنێ هیچ کێشەیەکی نییە نازانێ ئەو چۆن شتەکان بە یاری تێگە ئەبێ تۆش بە یاری تێگەێنی تەنانەت و جێڵەش دکتۆر هەمان خراپی خۆی هەیە زۆربەی زۆری جێڵەکانیش هەر مەوادە ئەلکۆهۆلیەکەی تایە و باشی نییە ینی بڵێ با زۆر بەکاری بێنێ و کێشەمان نییە خراپەکەی لەسەر دەستی نییە خراپەکەی لەوەیە کە مناڵ دەستێ باتەوە بە ناودەمی بەکارێنێتەوە بۆ چاوی ئەوە خراپەکەیەتی ئەگینا بۆ دەست زۆر کێشەی نییە تۆ بۆچی هیچ دەستکێشێک یاخود دەمامێکە وەک شوان ژاماژێ پێکرد بە قەباری منداڵ دروست نەکراوە یاخود نییە خۆی لە ڕاستیە ئەم پەتایەکی زۆر سریع بوو ینی زۆربەی زۆری جیهان خۆی ئامادە نەکردبوو بۆ ئەم پەتایە ئەگینا پێویستە بەکاربێنێ بەڵام زۆربەی زۆری دەستکێشەکان ئەگەر بۆ مناڵ بەکار نەهێنرێ ئەتوانرێ ینی مەسەلەن خۆیان هەنێکیان گەورە ئەکرێ لە دەستا بۆ مناڵ ئەتوانرێ بەکاربێنێ زۆربەی زۆری ئەو دەمامکانش کە بەکارێنرێ وەکو لاستیک وایە ئەوانیش هەر ئەتوان مناڵ لە تەمەنی 3 ساڵ بەرەو سەرەوە بەکاری هێناوە کێشەی نییە وەکو بەکارهێنان بەڵام لە زۆربەی زۆری سەر زەوی وڵاتەکانە خۆیان ئامادە نەکردبوو بۆ ئەم پەتایە بۆیە لە زۆر وڵاتانە کە خۆیان دروستکەری مەوادە منەزەفەکان و دەستکێش و ماسکن هەتا لە خۆشیان لێیان بڕابوو دکتۆر ئێستا حاڵەتێکی تر هەیە بەورەکەشان لەوەی کە دەوترێ زۆر شتێک کە زۆر زەرور نەبێ سەردانی کلینیک و نەخۆشخانەکان مەکەن لە دەرەوەی کۆرۆنا چونکە بەپێی ئامارەکان تەنانەت لە ئێرانیش 140 ئەوانەی کە تووشی کۆرۆنا دەبوون لە مانگی پێشوە لە ناو نەخۆشخانە و کلینیکەکانە ڤایرۆسەکەیان وەرگرت بوویەوە ئێستا پەتای وەرزی هێشتا هەر لە ئارادایە و منداڵژی کێکەلەوانی کە میشە بەرکەوتەیە بەرامبەر بۆ پەتایانت ئایا دەکرێت هەر کە منداڵەکەمان تووشی پەتاکە بوو بیڕفێنین بۆ نەخۆشخانە بۆ لای دکتۆر؟ جا تەوسی زۆرێک لە دکتۆرەکان لە وڵاتانە کە لێپرسرایی بەشی کۆنتڕۆڵکردنی کۆرۆنان ئەمەیە بەتایبەتی ئەو دکتۆرانەی کە اختصاسیان نزیکە لە هی مناڵانەوە ئەڵێ
لەبەرەوەی پەتا فەسڵیەکان لە مناڵان ئەوکوتمان زۆر زۆرە ئەڵێ ئەو دەرمانانەی کە ڕێگە پێدراون خۆت لە ماڵەوە بەکاری بێنی وەکو دەرمانی تا پاراستامۆڵێکە بە شافە قەترێ بە شروبە و فێنەکردنەوەی مناڵەکە هەنێک لە شروبەکانی کۆکە کە ڕێگە پێدراوە هەنێکیان عشابن دەرمانێکی گیاین کە زەرریانە لە تەمەنێکی کەمەوە هەنێکی کەیان هەر دەرمانێکی بەسیتن زۆر مزافاتیانی ئەڵێ لە ماڵەوە خۆت بەکاری بێنە و مەیهێنە بۆ خەستەخانە بەڵێ زۆرێک لە زۆر لەو نەخۆشیانە ئێستا کەم بۆتەوە زۆربەی وڵاتان بەشە ساردەکان نەخۆشی ساردەکانیان داخستووە تەنها حاڵەتی ئیمەرجنسیە بینن بەتایبەتی لە وڵاتانەی کە تر پەتاکە لە دەست دەرچووە کە ژمارەکان 10,000 تێئەپەڕێنێ زۆربیان یەکسەر کلینیکەکان ئستیشاریە نەخۆشی ساردەکان ئەوانە هەمووی داخن تەنها مێنێتەوە حاڵەتی ئیمەرجنسی قورس بۆیە دکتۆرە ئەوەی کە خیبرە هەبێت دکتۆرە سینیەکان دکتۆرە ئیتالیەکان دکتۆرە ئێرانیەکان تەوسیەوەکەن ئەڵێ مناڵەکانتان با لە ماڵەوە بن پاراستامۆڵیان بۆ بەکاربێنن ئەگەر هاتوو هەناسەتونی زۆر بوو هەناسەی زۆر تون بوو هۆشی تێکچوو اینجا پێویستەکە سەردانی دکتۆر بکەی لەو دوو حاڵەتە ئەگەر هۆشی تێکچوو خواردنی بە هیچ شێوەیە بۆ نەخورا مەسە مناڵەکە زۆر خەواڵوە بێ خەریکە گەشتکە لێیە خەبەری نابێتەوە جوابێ نایەتەوە ئەمە تێکچوونی باری هۆشی مناڵەکەیە یان هەناسەی زۆر تێکەچێ خەریکەشی نەبێتەوە هەنا ئەمە یانی کەواتە لەوانەیە ڤایرۆسەکە ڕۆشت پێ بۆ سیەکانی لەبەرەوە لەم حاڵەتە پێویستە برێ بۆ خەستەخانە ئەوەی لێ دەرچێ بەڵێ پێویست ناکە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر زۆر سپاس بۆ دەرفەتێک کە پێ بەخشی بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بیلال عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان کە لەم تەورەیە لەگەڵمان بوو ناوڕێکمان هەیە و دێنەوە لاتە بەڵێ ئایزان ئەمڕۆ یەکەم ڕۆژی بەهارە بزانین لە بڕگەی یادەوەری لە یەکەم ڕۆژی بەهار چیمان هەیە لە کۆمەڵێک ڕوودا و یان کۆمەڵێک بەسەرهات کە لە ساڵانی ڕابردوودا ڕوویان داوە بینەری بڕگەی یادەوەری دەبین پاشان دێنەوە خزمەتتان. بیستویەکی سێی هەموو ساڵێک یەکەمین و دەستپێکی ڕۆژی سەری ساڵی کوردی کە لە ڕۆژی یەک لە سەردەمی ئەخسار پاشای مادەکان دانراوە و هەموو ساڵێک بە ڕۆژی نەتەوەی کورد و ڕۆژی نەورۆز دیاری کراوە و ساڵانە لەلایەن کەسایەتیە کوردەکانەوە بەرزڕاگیراوە بۆ بزواندنی هەستی نەتەوەی کورد و لە ساڵی 1948 شەوە حکوومەتی عێراق بە ڕەسمی دانی بەو بۆنە نەتەوەیە داناوە. پیرەمێردی شاعیر پێشەنگی ئەو کەسانە بووە کە ساڵانە لە گردی مامەیاری شاری سلێمانی ئاهەنگی جەماوەریان ساز کردووە و ئاگریان کردوتەوە وەک کۆتایی بە ستەمی داگیرکەران و دەستپێکی وەرزێکی نوێ. هەروەها ئەم ڕۆژە کۆتایی هێنانە بە سەرماوسۆڵەی زستان و دەستپێکی وەرزی بوژانەوەی بەهار و جوانیەکانێتی. 21 ساڵی 1970 سێەم کۆنگرەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە شاری نەغەدەی ڕۆژهەڵاتی کوردستان بە بەشداری 50 کەس لە ئەندامانی ئەو حیزبە بەڕێوەچوو. 21 ساڵی 2013 شەیدکردنی زانای گەورە و مەزن و تێگەشتووی کورد جەنابی مامۆستا سەعید ڕەمەزان بۆتانی لەلایەن دەستێکی ڕەشەوە لە تەمەنی 84 ساڵیدا لە کاتی وتاردانی و خوێندنی قورئانی پیرۆز و خوێناوی بوونی قورئانەکەی بەردەمی. زانای گەوری کورد مامۆستا سەعید ڕەمەزان بوتی بە یەکێک لە زانە کاریگەرەکانی جیهانی ئیسلامی دادەنراو لە بوارە جیاوازەکانی ئاینی پیرۆزی ئیسلامدا قسە و تێگەیشتن و کتێبی تایبەتی خۆی هەبوون و هەروەها 6 کتێبی گەورەی نووسیون لە بوارەکانی ئادابی ئیسلامی و فەلسەفە و تەسەوف و ژیاننامەی پێغەمبەری پێشەوامان درودی خوای لێبێت. لە سەرەتای شۆڕشی سووریاوە هەستی بە موامەرەیەکی نێودەوڵەتی و مەسەبیدا کرد بۆ هێشتنەوەی بنەماڵی ئەسەد و عەلەویەکان لە سووریادا. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان هەوڵی دەدا موسڵمانان و خەڵکی سڤیل نەبنە سووتوی جەنگێکی خوێناوی. بەڵام کاتێک ستەم و ئازاری بەشار ئەسەد و ڕژێمەکەی بەرامبەر بە موسڵمانان و هاوڵاتیانی وڵاتەکەی گەیشتە لووتکە بۆتانی فتوای دژی ئەو ڕژێمە دەرکرد و کارەکانی بە ناشەرعی و ستەم لە قەڵەمدان بۆیە گومان دەکرا کوشتنەکەشی بەدەست دام و دەستگاکانی بەشار ئەسەد بوو بێت.
بەڵایزان دووبارە سڵاوتان لێبێ لەم تەوەرەیە لەگەڵ هاوکارم جەلال محەممەد میوانێکمان دەبێ ئەویش بەڕێز دکتۆر دڵشاد محەممەدە خوێندکاری دکتۆرا لە زانکۆی تارانی پزیشکی بەشی دەرمان سازی و ژەهرزانی وەروە وەکو پسپۆرێک لە بواری دەرمان قسە لەسەر کاریگەریە خراپەکانی خواردنەوە کحولیەکان و وەروە کۆمەڵێک بەکارانانی دەرمان کەوا با بڵێن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسەیە بەکار هاتووە چ لە ڕابردوو چ لە ئێستاشا بۆ قسەکردن لەسەرم بابەتەکە دکتۆر میوانداری بەڕێستان کردووە زۆر بەخێر بێی ئەرکی کێشا ئەگەر لە یەکەم پرسیارەوە بچمە لای ئەوە قسە باسێکی زۆر لەسەر وشەی کحول ئێساکە کەوتۆتە سەرزاری خەڵکی بۆ دەستپاکردنەوەوانە وابزان تێکەڵیەک دروست بوو بێ ڕەنگە لای هەنێک کەس ڕۆگەشتی شارەزایی هۆیە بەڵام بەگشتی دوایش ئەو جیاوازیەمان بۆ باسکە زیانەکانی خواردنەوە کحولیەکان بۆ تەندروستی مرۆڤ چین بۆ جیاوازی هەیە لە نێوان مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر زۆر باش دەستخۆش بە ناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان دیارە ئەلکحول خواردنەوەی کحولی ئەتوانین پۆلیۆنی بکەین بە پێی ڕێژەی خواردنەوەکان بەڵام وەکوی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ماوەکانی ڕابردوو دیارە ڤایرۆسی کۆرۆنا کە یەکێک لەو ڤایرۆسانە بوو کە وەزعی ئێرانی بە تەواوەتی شەڵەژان کۆمەڵی خەڵک پەنای برد بە خواردنەوەی کحولی کە گوایە یەکێکە لە ئیستفادەکانی ئەو خواردنەوەی کحولی بۆ لەناوبردنی ڤایرۆسە بەڵام بەعکسەوە کە دیارە زۆربەی زۆری ئەو ریسێرچ و ئەو لێکۆڵینەوانەی کە کراوە خواردنەوەی کحولی ئێمە دوو جۆرمانەیە جۆرێکەیە کە ئەوانەی کە ئەیخۆنەوە جۆری کێشەیە کە پێوتە دیسئینفێکتان واتە بۆ پاکشکردنەوەی ڕووکارەکان پێم خۆشە بیدایەتەن باسی ئەو مادە کحولیانەکەین کە بۆ پاکشکردنەوە بەکاردێنێت دیارە هەر لە چەند ڕۆژی ڕابردوو بوو کە ڕیسێرچ کرا لە زانکۆی تارانی پزیشکی بەکارهێنانی شوێنێک بۆ بوونە ژوورێک یاخود شوێنێکیان ئینفێکت کرد بە بەکتریا و بە هەندێ ئەو ڤایرۆس و ئەوانە دوای ئەوەی کە کحولیان بەکارهێنا بە پێرسەنتجی بە ڕێژەی لە 170 بینیان کە هەندێک ئەو زیانانەکە لا ئەبا بەڵام بڕێکی ئەمێنێتەوە ئەمە بۆ پاکشکردنەوە کە وەکو خەڵک زۆر پەنای بۆ ئەبە کۆمەڵی پاکشکەرەوەی کێشیان بەکارهێنا بینیان هەر هەندێک بەکتریا و ئەوانە ئەمێنێتەوە بەڵام لە ئاخر تەجروبە بینیان کە سابوون و یاخود هەر پاکەرەوەیکی احتیاطی بینیان بە تەواوەتی ئەو بەکتریا ئەو نەخۆشیانە لا ئەبا ئەمە مەبەستی دیسئینفێکتان بەمبەستی خواردنەوەش دیارە کە کاتێک کە مادەی کحولی ئەخورێتەوە بە تەواوەتی زیانی هەیە کاتێک ئەم کحولی ئەخورێتەوە و ئەکات ئەبێ بە ئەسیتات ئەلدیهاید لە ناو لەشمان دواتر ئەبێ بە ئەسیتەیت ئەم مادەیە مادەیەکی کوژەرە بۆ سەرجەم ئۆرگانەکانی واتە ئەندامەکانی جەستەمان مادەیەکی تۆکسید واتە ژەهر دروست ئەکا واکە سەرجەم ئۆرگانەکانمان بە پێی پێویست ئیش نەکەن واتە تەسیراتێکی وە ئەکاتە سەر ئۆرگانەکان یاخود بڵێن لە کاری ئەخا بە تەواوەتی دکتۆر ئەگەر با بڵێن حاڵەتێک هەیە زۆر جا من پێم خۆشە لەسەرەوە زۆر قسە بکەیت ئەویش ئەوەیە بابەتەکە پرسیارەکە لێرەیە خواردنەوەی کحولی بۆ نمونە بەداخەوە زۆرجار لە فیلمەکان لە ڤیدۆکان ئەیبینین مناڵ لە ڤیدۆکانە دەرەکەوێ مەسەلەن لەلایەن خانەوادەکەیەوە کحولی ئەدرێتێ یان کۆمەڵێک کەس بینین خواردنەوە کحولیەکان بە خستی ئەخواتەوە لە ڤیدۆکانە تەسیری لەسەر با بڵێن کۆمەلگای ئێمەش هەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی هەیە خواردنەوەی ماسەنەن کەسێک بتوانێت زیاتر بخاتەوە یا نوعێک لە بەشەر بتوانێت نوعێک کحول زۆر بخاتەوە یان ئایا زیانەکانی بۆ زیاد و کەمەکان چین جیاوازیەکان لەوەیان چۆن وەکو بە شێوەیەکی عام باسی ئەەکەین دواتر باسی جیاوازەکانەکەین بە شێوەیەکی عام کاتێک کە کحول ئەخورێتەوە خواردنەوەی کحولی چێنجی پازۆیەکە واتە ڕێگای بەدەستهێنانی وزەمان بۆ ئەگۆڕە بۆ منە وزە بە شێوەیەکی عام لە چێوە لە گلوکۆز دەستمانەکە ئەم وە ئەکا شێوازی بەدەستکەوتنی وزەکەمان بگۆڕێ ئەو کاتە گلوکۆزێکی زۆر واتە شەکرێکی زۆر لە ناو ملولەکانی خوێن ئەنیشێکەواتە هەیەکێک لە هۆکارەکانی دروستبوونی نەخۆشی سوکەری ئەمە هێکێکیان هۆکارێکی کە لە خانەکانی کەمان زیاد لە پێویست هیستامین دەرئەدا و ئەکا ملولەکانی خوێن فراوان بن ئەمەش کە زەختێکی زۆر لەسەر دڵ دروست ئەکا واتە تووشی ئینۆترۆپیکێکە واتە پەستانێکی زۆر لەسەر دڵ دروست ئەکا واتە ماندووی ئەکا ئەمە لەسەر دڵ بۆ منە لەسەر جگەرمان چاوریەکی زۆر لەسەر دەوروبەری خانەکانی جگەر کۆ ئەکاتەوە کە کاتێکە لە دەوری بەری جگەر چاوریەکی زۆر کۆ بواتە لە دەوروبەری لیڤەرمان ئەمەش وا ئەکات کە بەپێی پێویست جگەر ئیش نەکات چکە هەیەکێک لەو ئۆرگانە سەرەکیانە یاخود ئەو ئەندامە سەرەکیانی جەستەمان کە ئیشی دەرهاویشتەکردنی ژەهر ئەکا لە جەستەمان جگەرە کاتێک کە ئەم کحولە ئەخورێتەوە
چاوریکی زۆر زۆر لە دەوری جگەر کۆ ئەکاتەوە ئەکات جگەر ماندوو بێ واتە توانای دەرکردە دەرەوەی ژاری نەبێ ئەمە بەشێک لە پرسیارەکە بە شێوەیەکی عام بنمونە لەسەر مێشک و دەماخمان ئەو ئیعازاتانی نیورۆترانسمیتەرەکان واتە ئەو ئیشارەت ئەو گوێزەرەوانی لە نێوان دەمارەکانە تێکی ئەدا ئەمە لەسەر مێشک و ئەوانە لەسەر سیەکانمان ئینکریزی احتیمالاتی توشبوونی التیهابات زیادەکە کەواتە ئەگەر ببینی لەسەر سەرجەم ئۆرگانەکان زیان بەخشە چ جاوی کە کۆمەڵی خەڵک باسی ئەوەکەوە کە بینیمان لە ئێران وابزانام زیاد لە 200 کەس ژەهراوی بوون و تقریبا 150 وابزانام تا ئێستا مردوون ئەمە بەو شێوازەی کە بە شێوەیەکی عام کە زەرەری هەیە بۆ هەموو کەس بەڵام پیشاندانی ئەو کۆمەڵی ڕیکلامات کە دیارە هۆکاری بازرگانی و هۆکاری نیشاندانی باشی ئەوانەی کە مەشروباتی کوحولی ئەخۆنەوە کە گوایە کەسانی باش بن ئەمە بەعکسەوە هۆکاری تیجارەتی احتیمالە لە پشتەوە بێ بنمونە کەسانێکی ڕەشپێست یاخود کەسێکی ئەوروپی یاخود ئەمریکی فەسلەجە و فیسۆلۆژی جەستەیان یاخود جێنەتیکیان جیاوازیەکی هەیە لە شیکردنەوەی کوحولەکە وەک لە مرۆڤێکی ئاسایی یاخود سپی پێست چۆن ئەگەر ببینی لە تیڤەکان یاخود لە سۆشیال میدیا بۆ ڕیکلامکردنی خۆیان ڕەشپێستێک یان کەسێک ئەبینی زۆر ئەخواتەوە یاوان نیشانی ئەدەن کە ئیسیفادەیە ئەوان جێنەتیکی لەشی ئەوان وایە کە مادەی کوحولەکە کە دوای ئەبێ بە ئەستات ئەلدیهات و ئەبێ بە ئەستێت ئەبێ بکرێتە دەرەوەی لەش شیکردنەوە لە لەشی ئەوانە زۆر خێرایە کەواتە ئەگەر زیان بە ئەوان ئەگەیەنێت بە تاکیدی هەر زیانی هەیە بەڵام زیان گەیاندن بە کەسانی ڕەشپێست و یاخود بڵێن ئەوروپی و ئەمریکی کەمترە وەک لە کەسێکی ئاسیایی کەواتە ناکرێت ئێمە لە تیڤەکان یا لە سۆشیال میدیا نیشاندانی ئەوەی کە گوایە ئیسیفادەیە یاخوا ئەبینرێت ئەوان زیاد لە پێویست ئەخۆنەوە ئەوانە خواردنەوەی کوحولی ئەمە شتێکە کە زۆر زۆر خراپە کە خۆشوبهاندنێک بەوان لەبەرەوەی کە باسم کرد بە شێوەیەکی ئام زیانێکی زۆر زۆری هەیە دیارە لە وڵاتی ئێمەش مەوادە مەشروبیەکان ئازادە بەڵام هێشتا هەندێک مەوادی کوحولی هەن کە قاچاخن مەترسی ئەمانە چی هەیە کە لە کاتێکە لە وڵاتە ئازادەکانی ژەر دەبێت قاچاق بن حقیقەتەن ئێمە پێمان باشە خواردنەوەی کوحولی هەر ڕێگە پێدانی نەبێ من لەبەر هیچ بەرپرسیارەتێکم نیە لە سەحا معلوماتی ئەوم نییە چۆنێ بەڵام ئەکرێت ئەگەر وایە ئێمە نێڵین دەستی خەڵکی پێ بگا بۆچی زەڕیبێکی وای لە سەردا بندێت یاخود بە شێوازێک بکرێت بۆی کە خەڵکی نەتوانن ئەو مەشروباتی کوحولی بخورێتەوە لەبەرەوە یاخود خەڵک وشار بکەینەوە لە بەکارنەهێنانی لەبەری باسمان کرد کە ئاماژەمان پێکرد زەرەر و زیانێکی زۆر بە جەستەمان ئەگەێنێ بەڵام نیشاندانی بە شێوەیەکی جوان یاخود ئەو شخصیتانەی کە خواردنەوەی کوحولی بەکارێنن شخصێتی ئەوانە نیشان بن کە کەسانی باشن و ئەمە هاندانی خەڵکی بۆی بەکاری بێنێ ئەکرێت لە ڕێگای بەرنامەکانەوە هۆشیاری بە خەڵک بدرێ کە زیانەکانی چیە لەسەر جەستەمان چی ئەکا چۆنیە یعنی جگە لەو زیانانەی باسم کە لەسەر ئافرەت بنمونە ئافرەتی حامیلە احتیمالی لە بارچوونی مناڵی هەیە یاخود لە کەسانی قەڵە و زەعیف و ئەوانەوە بیرم چوو ئاماژەی پێبم یعنی لەسەر ئەوانیش زەرەریە بنمونە فەرقیە کەسێکی قەڵە و کەمتر تەسیری تێکا لەسەر کەسێکی زەعیف کەواتە شوبهاندنی گشتاندنی ئەوەی کە بڵێن خواردنەوەی کوحولی شێوازەکەی چۆنیە ئەوە بە پێی کەسەکان ئەگۆڕێ بەڵام بە شێوەیەکی عام زەرەر و زیانێکی زۆر ئەگەێنێ بۆیە داواکارین کە خەڵک خۆی وشیار بێت لەوەی کە بەکاری نێنێت زۆر باشە کاکتۆر بەڕێستان بەحکوێی وەکو پسپۆرێکی واری دەرمانیشن و بەشێکیش لە قسەکانمان دەمانوێت لەسەر دەرمان بێت کۆرۆنا ڤایرۆس هێشتا هیچ عیلاجێکی بۆ بەکار نهاتووە کۆمەڵێک معلومات بڵاو بووەتەوە ڕەنگەنێکیشی تازە بێنێکیشی با بڵێن دووبارە وترابێتەوە ئەو عیلاجانەی کە بۆ کۆرۆنا ڤایرۆس بەکاردێنن لە سنتەرەکانی ڕوبەڕووبوونەوەیە هەنێکی بۆ لە وڵاتانی پێم وابێ جیهانی یەکەمیش لە ئەوروپا و لە چینی ژووتیان ئەمانە کە بەکار هاتوون زیانیان یعنی لە باتیوی نەخۆشەکە چارەسەر بکەن بۆ پێچوانەوە زیانی شێ بۆ ڤایرۆسەکەی بەقوەتر کردووە لەسەر ئەو بابەتانە ئەو دەرمانانە قسەمان بۆ بکەی چ دەرمانێک تا ئێستا عیلاجەکە نیە بەڵام کام دەرمانانە باشترین دەرمانن بۆ بەکارهێنان ڕێنمایت بۆ ئەو کەسانی بوونمە لە حاڵەتێکی ئاساییان وێ بۆی خۆیان نەچنە سنتەرەکانی ڕوبەڕووبوون خۆیان لە ماڵەوە ئەگەر کۆکەیەکی بەسیتی هەبێ یاخود ڤایرۆسێکی تری هەبێ لەسەر ئەو مۆزوعی بەکارهێنانی دەرمانانە چ قسەیەکت هەیە دەست خۆش طبیعی مەسائلی ئەوەی کە کۆرۆنا ڤایرۆس ئەگەر مەجال هەبێ پێم خۆشە وەکو مێژوویەکی بە پەلە باسی بکەین دیارە لە 2003 ئەو نەخۆشیە بە ناوی سارس هەبووە دواتر لە 2012 بە ناوی مرس سارسەکە لە زیاتر لە چاینا و چەند وڵاتێکی گرتەوە مرسەکەش لە سعودیا ئەوانە
دواتر ئەم کۆرۆنا کە کۆرۆنا ڤایرس واتە نەخۆشی علاجیان بۆ دەزرایەوە عفوان ئەو ساڵانی ڕابردیش عیلاجێکیان هەبوو ئەو عیلاجانەی کە بەکار هاتووە لە ساڵانی ڕابردا ئێستا ژەرە عیلاجانە بەکارێنە بنمونە لە تایلەند ئۆسیلتاماڤیر بەکارهات ئەو کاتێک کە ئەو نەخۆشیە بوو ئێستاشی پێوی هەر بەکارێنێ بنمونە لە جاپان لە یابان لۆپیناڤیر و ڕیتۆناڤیر بەکارێنێ لە سعودی عەرەبی بنمونە ئینتراڤیرۆن و لۆپیناڤیر و ڕیتۆنۆڤیر بە کۆمبینیشن بەکارهێنێ بنمونە لە ئیتاڵیا تۆسیلازوماب بەکارهێنێ یاخود بڵین لە US ڕیمیدیسیڤیر بەکارهێنرا یاخود لە هەر وڵاتە و عیلاجێک بەکارێنەوە وەکو عیلاجی تازە واتە نیولی دڕک نەبینداوەتەوە بەڵام عیلاجانە بەکارێنراوە بنمونە تۆسیلیزوماپەکە لەسەر 4 نەخۆش لە ئیتاڵە تاقی کرایەوە ئەم 4 نەخۆشە بینیان دوو لەو نەخۆشانە پلەی گەرمیەکان دابەزی واتە تێمپریچەرەکان دابەزی بە بحوسات و بەوانە بڵاویان کردەوە کەوتیان ئیفێکتیڤ بووە واتە وەڵامی هەبووە عیلاجەکەمان ئەگەر ناوەکو ئەوەی کە عیلاجێکی تازە یاخود لە ئەمریکا ئێستا لەم چەند ڕۆژەی داهاتووە کلۆرۆکوینیشان بەکارێنە یاخود لە پێشووتر چاینا ناشنال هێڵس دیارە نەخۆشەکە زیاتر لە چایناوە سەری هەڵداوە ئەوان زیاتر معلومات و ژێرخانێکی ئابووری بەهێز و تەندروستێکی بەهێزیانە بوو کلۆرۆکوینیان بەکارهێنا دیارە هۆکارەکان زۆر بوون یعنی هۆکاری دروستبوونی نەخۆشەکە بەڵام عیلاجەکان بەو شێوازە بەکارهێنداوە بەڵام وەکو نیولی دڕاک واتە دەرمانی تازە 6 بۆ 12 ساڵی ئەوێت تاوەکو تۆ عیلاجێک بە سەرجەم پرۆسەکانە تێپەڕ بێ دوای کە بڵێن WHO FDA ئەپروڤیکەن و کە بسەلمێنێ ئەم عیلاجە زیانی نییە بۆ بەکارهێنان عیلاجانە لە خێزانەکەی کۆرۆنایە لە سارس و مێرسا بەکار هاتبێت ئێستش بەکاری بێنین یاخود بە خۆت ئاماژت پێکرد بەکاردێت کاریگەری لەسەر ڤایرۆسەکە هەیە لە ناو جەستەی توش بۆکە یاخود لەسەر بەرگری جەستەی توش بۆکە هەیە دەستخۆش بۆ پرسیارەکە و وەزیری تەندروستی فەڕەنسایەکە لەو چەند ڕۆژەی پێشوو کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بەست لەسەر شێوازی عیلاج و ئەو عیلاجانەی کە باسەکرێت دیارە ئەم ڤایرۆسە هێکێک لە مەترسیەکانیەوە کە میوتیشنی کردبێتە چێنجی لە پێکاتەکەی گۆڕانکاری تێدا بوو بێ ئەگەنا سارس و مێرسەکە وەکو باسم کرد هەبوو و نسبەی مردووان بەهۆی سارس و مێرسەکەەوە زیاتر بوو سەتادەی تێپەڕ کرد بەڵام لەم ڤایرۆسە هۆکاریەوەی کە زۆر بە خێرای تەشەنە ئەکا و بەنمونە لە ئێران کە بینیان سەیران گوتە ئەم ڤایرۆسە ئێمە جیاوازترە لەو ڤایرۆسەی چاینا ئەمە هۆکارەکانی بۆی زیاتر تەرکیز دەچێتە سەری ئەم عیلاجانەی کە بەکارهێنرێ بۆ زیادبوونی ئیمونیتیە و سێڵی ڤایرۆسەکەش تێک ئەدا بەڵام لەبەرەوەی ڤایرۆسەکە زۆر بەپەلەیە شێوەی خۆی احتیمالە بگۆڕێ زیاتر بنمونە ئیمونیتی زیادکردنەوە تا بەرگری لەش زیادکردن ئەکا تەسیری شکاتە سەر ڤایرۆسەکە بە تاکیدی بەڵام لەبەرەوەی شێوازی خۆی ئەگۆڕێ لەبەر ئەوە ئەبێ زۆر بە هۆشیاری و دەرمان بەکارێنێ هەر لەو کۆنگرە ڕۆژنامەنووسیا وەزیری تەندروستی فەڕەنسا ئاماژەی بەوە کرد بنمونە ئەگەر هۆشیار نەبین لە دروست بەکارهێنانی عیلاجەکانە بەریەکەوتنێکی تند هەیە لە نێوان عیلاجی سارس و مێرس و کۆرۆنا و نەخۆشیە درێژخایەنەکان و ئەو نەخۆشیە پەتا احتیاجانەشی کە توش ئەبین بۆیە ناکرێتەوە هەر نەخۆشیە کە توش بوو بنمونە تۆ بچی عیلاجێک بەکاربێن پرۆفین بەکاربێن ئەو مێرسا بەکارهات لای خۆمان دەسەکەوێت لە بازار لە نەخۆشخانەکانی خۆمانە وەکو تەسەوڕکەم هەیە بەڵام بە ڕێژەیەکی کەم لەبەرەوەی داوا کراوە هەیە یعنی عیلاجکردنی بەڵام خۆشبەختانە ئەو کە نەخۆشانەی توش ئەبن لە 180 بەسەرەوە نەخۆشێکی احتیادین یعنی بەو شێوازەنین 105 یعنی تقریبا 105 پێویستی بە عیلاج کاکتۆرێسا لە ئێران و لای خۆشمان هەندێک دەرمان بەکاردێهێنرێت بە ئامانجی بەهێزکردنی سیستەمی لەش ئایا ئەم دەرمانانە ینی ڕێگە پێدراوە لە ڕووی تەندروستیەوە لەم کاتەیە کە تۆ چه توش بوو بووی یاخود هێشتا توش نەبوو بووی ئەمانە بەکاربێنی بڵێ با بۆ بەرگری جەستەم بەهێز بکەن وەکو ئاماژەم پێکرد کە ئێمە ئەبێ سەیری وڵاتانی کەکەین ئەگەر ببینی لە بەنمونە لە وڵاتانە چۆن ئەم ڤایرۆسە بڵاو بوو چۆن چارەسەر کرا بنمونە لە ئیتاڵا لە شوێنی گەشتیاری بڵاو بوو دوای چۆن چارەسەریان کرد بنمونە لە چاینا لەو بازاڕانەی کە مامەڵەیان کرد لەگەڵ حیوانات و لەگەڵ هەندێک ئاژەڵ کە ڕێگە پێنەدراوە بۆ خواردن و تعاملکردن لەگەڵی ئەمە لێوە بڵاو دوای ئەوان چۆن چارەسەرێکن ئێبێ ئێمەش ینی چاولەوام بکەین لەبەرەوەی ژێرخانێکی تەندروستی هێندە بە قووەتمان نییە کە بتوانین خۆمان چارەسەر بۆیە زیاتر باسی ڕێنمایی ئەکرێت کە لە چارەسەر باشترە ڕێنمایەکان کە باسەکرێت لە چارەسەر باشترە بۆچی لەبەرەوەی تۆ ئەگەر تووشی نەخۆشیێکی زەخت بی یاخود پەتایەکی ئاسایی بی یاخود
هەر نەخۆشیەکی بە نەسوکەری بێ درێژخایەنەکان بێ یاخود نەخۆشیەکی وەرزی بێ کاتێک کە تووشی ئەو نەخۆشیابی لەگەڵ عیلاجەکان کە بەکار ئێندێ لەوانەیە احتیمالی چابوونەوە 100 بنمونە 95 بێ یعنی بە هەردووکی بە عیلاج و بە خۆپارێزەکە بەڵام کاتێک کە تووشی نەخۆشی ئەم ڤایرۆسە ئەبین خۆپارێزەکە چارەسەرە بۆ لەبەرەوەی عیلاجی تازە نییە بۆیە ئەڵێن خۆتان بپارێزن لەبەرەوەی 100% خۆپارێزەکە بە چارەسەر ئەزانی لەبەرەوەی هیچ عیلاجێکی تازانە لەبەرەوە ئەو داواکاریە لە خەڵک ئەەکەین بەڵام هۆکارێکەوەی کە ئێمە خۆمان ئەوەندە ئیتیماممان بە ژێرخانی تەندروستی و بەنمونە ئەو کەناڵانەی کە هۆشیاری لە دروست بەکارهێنانی دەرمان و هێندەی کە احتیمام بە نازانم هوەر و هوەربێژی و ئەو کەناڵەت تەرفیانە و کە ئەبینین کە کاتی خەڵک بە کۆمەڵە شتی لابەلا و ینی لە دوور لە ڕووی بینەران و ئەوانە کە ئەبینی هوەرمەند و من مەبەستمەوە نییە بێ ڕێزی بەرامبەر هیچ کەسێکم ینی کەسانێک کە کۆمەڵێکی زانستیان نییە ئەوەندەی خەڵک خەڵگە بێ هۆشیار بێتەوە کەواتە ئەمە بە ئاگاهێنانەوەی کە بۆ ئێمە بتوانین زیاتر گوێبیستی هۆشیاری تەندروستی بین بتوانین ژێرخانی تەندروستی خۆمان باشکەین نەک ئەو هەموو مەسروفاتە لە هوەرمەند و هوەردۆست و نازانم کۆمەڵێ شتی ئەوانە خەڵک خۆی هۆشیار بێتەوە مەبەستم ئەوە نییە مەبەستم هەندێک ئەبینیت کاکتۆر ئەفەن ببورەشت بڕم پرسیارێکی جەوهری هەیە ڕێنمایی بەڕێستان وەکو شارەزایەک و پسپۆرێکی واری دەرمان بۆ ئەو هاڵاتە بەڕێزانێک کێستاکەەوە کەرنتینەن و لە ماڵەوەن لە ئەگەری بوونی سەرێشەیەکی بەسیت قاژێسەیەک سگەشەیەک هەر گرفتێکی تری باڵتنی بێ دەرونی بێ ئەوانە چ دەرمانێک خراپە بەکاری بێنن لەم خۆناغەیە بیخۆن واتە ئەم دەرمانەوە دەکات مەناعات زعیفە یا خودت تێگرژانی لەگەڵ کۆرۆنا ڤایرۆس باشتر بێت و بێتە هۆکاری بە زووتر بیگری یان با بڵێن لە ئەگەری گرتنەکەش زیاتر تەشەنت پێ بکە واتە ڕێنمایی بۆ کەسانی کە هیچ توش بوژ نین و سەلامەتن لە ماڵەوە کام دەرمانانە لە کام دەرمانانە دوور بکەونەوە کە ئەو دەرمانانە لە ئەگەری خواردنیانە زیانیان بە تەندروستیە گەینەوە لەگەڵ کۆرۆنا ڤایرۆسش بینی باشە و زیاتر گەشەی پێدا تەبیعی چاینا ناشناڵ هێز یەکێکە لەو یاخود ئەو ئینستیتوتە پزیشکیانەی کە بەعام لەسەر کۆرۆنا قسە ئەکەن بنمونە تەجروبەیەکی فەڕەنسا باس ئەکەن کە لە عیلاجکردنی کۆرۆنا ڤایرۆسەکەیە کۆمەڵێ نەن ستیرۆیدە ئەنتی ئینفلاماتۆری واتە عیلاجاتی سادەی بۆ ئیلتیهابات یاخود بنمونە پرۆفینی بەکارێنە بینیتی سەرکەوتوو نەبوو لە عیلاجکردنە ئیعلانی کرد و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی و چاینا ناشناڵ هێڵسیش باسی ئەوەی کرد یاخود کەواتە ئەمە ئەوە ئەگەێنێت ناکرێتەوە کە هەر نەخۆشیێکی بەسیت یاخود هەر ئیشارەتێک لەو نەخۆشیەوە نزیک بێ یەکسەر عیلاج وەرگری ئەکرێ پەیوەندی بە ئەو هێڵە گەرمانەی کە وەزارەتی تەندروستی ئەلانی کردووە پەیوەندی بەو هێڵانەوە بکرێ بۆ ئەوەی کە ئەو بەریەکەوتنە توندە نەبێت چونکە احتیمالی ئەگەر بەنمونە هەندێک عیلاجاتێک کە ئەلانی کراوە بەنمونە باسی ئەوە کراوە پرۆفین و نسایدەکان ئەڵێ ئەگەر بەکار بهێنرێت زیادبوونی سیڤیلیتی یاخود توندی نەخۆشیەکە توندی نەخۆشی کۆرۆنا احتیمالی زۆر زیادبوونیە کەواتە ئەکرێت ئێمە بۆی بە دوور بین لەوە هەندێک عیلاجات باس کراوە بۆ ئەوی کە باشە بەڵام من ناوی نایەنم لەبەرەوەی نەبێ بە ڕیکلامێک بۆی احتیمال یەکسەر پەنای بۆ برێ و بەکار بێنرێت بۆیە ئەمە ئەو ئاگەنە بێ هۆشیار بین لە دروست بەکارهێنانی دەرمانەکانە ئەو هێڵە گەرمانە هەیە ئەتوانرێت پەیوەندی پێوە بکرێ ئەو کاتەوە تیم و سەنتەر دانراوە بە تایبەت بۆ ئەوەی کە لەبەرەوە ئەگەر خۆی بڕوا لەوانەیە ئەگەر توش بوو بێ خەڵکی کەش توشکە لەبەرەوە پەیوەندیەکە بە هێڵەکانەوە هێڵەکان و تیمەکانی تەندروستی خۆیان ڕێوشوێنی بۆ دائنێن کە چۆنی شێوازی چێکردنەکەی لەبەر ئەوە زۆر مەترسیدارە کە عیلاج لە خۆ بەکارهێنان بۆ ئەوەی سیڤیلیتی و توندی ئەو عیلاجانە احتیمال لە بەریەکەوتنی هەبێ بۆیە مەترسی نەخۆشەکە زیاد نەبێ ئێمە زیاتر هەوڵی خۆپارێزیەکە ئەدەین لەبەرەوەی کە باسم کرد ژێرخاری تەندروستی ئەوەندە بەهێزمانیە کە بتوانین ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە ببینەوە کاکتۆر زۆر سپاس دەرفەتمانەمە هەڵبەت قسە باز زۆر بوو لەسەر وەرەسانکردن سپاس بۆ ئامادەبوون بەس ئەگەر لە کۆتایی شتێکتە بێ زۆر بە کورتی چکە کاتمان من پێشنیارمەوە دیارێمان خەڵداوە لە خەڵکەکەن لە ماڵەکان بمێننەوە و داواکاری ئەومانەیە کە ئەڵێن خۆپارێزی بکەین تەبیعی ئەمانە پێویستێکی داراییان هەیە بۆیە داواکارم لە سەرجەم پەرلەمانتار و وەزیرەکان و ئەو باڵادەستەکانی مدیر عام و قایمقام و محافظ و ئەوانە ئەم چەند مانگە لە موچەی خۆیان خۆش بن بیکەنە خزمەتی ئەو خەڵکەوە بۆ ئەوەی بەجددی خەڵکیش زیاتر بتوانێت پابەندی ڕێنمایەکان بێ و داواکارشم لە خەڵک کە ڕێنمایەکان بە تەواوەتی جێبەجێ بکە لەبەرەوەی وەکو باسم کرد لێرە ڕێنمای جێبەجێکردنەکە عیلاجە لەبەرەوەی عیلاجی نوێ نییە بۆ چارەسەرکردنی نەخۆشی کۆڕۆنا بە هیوای تەندروستێکی باش بۆ هاونیشتیمانیان زۆر سپاس کاتۆگیان بەڵێ بینەرانی بەڕێز سپاس بۆ بەڕێز دکتۆر دڵشاد محەممەد
خوێندکاری دکتۆرا لە تارانی پزیشکی زانکۆی تارانی پزیشکی وەروە پسپۆری واری دەرمانزانی و ژەهرزانی. بینانی بەڕێز راپۆرتێکمان هەیە لەبارەی خۆپارێزی لە ڕانیەوەیە هەڵمەتێکی خۆپارێزیە بینەری دەبین و دێنەوە خزمەتە. هەرچەندە تاوەکو ئێستا هیچ حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا لا دەڤەری ڕاپەڕین تۆمار نەکراوە، بەڵام ڕێکخراوانی چالاکی مەدەنی لا سۆنگەی هەستکردن با بەرپرسیارەتی هەستاون بە دابەشکردنی پێداویستی خۆپاراستن لا ڤایرۆسی کۆرۆنا. ئەوە پارێزگاری خۆتانە بۆی لە ماڵە بمێنەوە بەڵام دەبێت دەستپێشی دەست کەم بێنە دەرێ ئەوەندە ئاوا نابێ بێنە دەرێ یعنی دەی بێسەڕورە دەبێ بێنە دەرێ لە ماڵە خۆتان دانیشی باش دەکەن ئێستا بۆ دەرێ ئامان زمان هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە و ئامانجێکی تریشمان هەر ئەوەیە بەڕاستی کە لە هەڵمەتی سەرتاسەری وەزارەتی تەندروستی کە بۆ کوردستان ڕایگەیاندووە ئێمە دەمانەوێت ئاسانکاری بۆ ئەو وەزارەت و بۆ ئەو خەڵکە بکەین بۆ ئەوەی ئەوانیش هۆشیار بن و لە کاتی چوون و هاتنەدەر و مامەڵەکردن لەگەڵ ئەو نەخۆشی کۆرۆنایە بتوانین ئەو خەڵکە هۆشیار بکەینەوە. وە زیاتر ئێمە دەمانەوێت لە ڕێگەی دابەشکردنی کەلوپەلی تەندروستی دیار ئەمە سێم وەزبەیە وەزبەی یەکەم و دووەممان تەواو کردەوە سێمە هەڵمەتەکەشمان لە چوارچێوەی تەنها کوردستان نییە بەڵکو لەسەر ئاسی ئەوروپا و کوردستانیش ئێمە لە ڕێگەی خێرخوازانەوە توانیمانە ئەو پێداویستیانە ئامادە بکەین و ئەو کەلوپەلانە ڕێکخەین بۆ ئەوەی تەوزیعی بکەین بەسەر هاوڵاتیاندا. ئەوە هەموو میکرۆبە دەبێت دەستیکەین ئەوەش بەسن ئەوەش لە دەمڕاکەن هەتا بکرێت لە ماڵێکی ئەگەر هەرشت دەبێت ئەوان ئێمە بە هاوکاری چەندین خێرخوازی جۆرا و جۆر لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەملەیەکی هاوکاری یادابەشکردنی ماکس و کۆمەڵێک پێداویستی کە تایبەتە بە کۆرۆنا دابەشمان کرد بەسەر خەڵکی شاری ڕانیەدا. ئەم ڕۆژ دووبارە دەستمان بە دابەشکردنەوەی کرد دووبارە و بەردەوامیش دەبێت گروپەکەی ئێمە یاخود ئەو ڕێکخراوەی ئێمە لەسەر خزمەتکردنی شاری ڕانیە بە هەموو پێداویستەکانی کە پێویستی پێبێ و ئێمە لە توانەماندابێت. بارکێکی ئەخلاقی نیشتیمانی و ئاینیمان زانی کاسین بەڕشانی شارەکەمان بە دژە ڤایرۆس دژی نەخۆشی کۆرۆنا کە ماوەیە کە زۆر بەربڵاوە شکر بە خۆیاستا زۆر کوردستانی نەگرێتەوە بەڵام پێشەوەی کوردستان زۆر بگرێتەوە ئێمە هەوڵماندا ئەو ڤایرۆسە بکوژین لە ڕێی دژە ڤایرۆسەوە. هەمووان ئێستا لە ماڵەوەن ئەلبەتە هەندێکیش لە دەرەوەن و پابەندین بە ڕێنماییەکانەوە بەڵام ئەوانەی کە لە ماڵەوەن ئێستا زۆر جاشوانە بەس دەبێت ینی ئیشان بۆتە خواردن و دانیشتن و بەدیار تەلەڤیزیۆن بێگومان یانە هیچ جۆرێک لە چالاکی جستەیشیان نییە لە ڕۆکە بێنە دەرەوە وەرزش بکەن بۆیە گرنگە بزانین لە ماڵەوە چی بکەین بۆ هیچ نەبێ قەڵەو نەبین یا کێشمان زیاتر نەکە یا خۆت ئەوانەی کە پێشتر لە هەوڵەکانی لە جوانی خەریکی سەرقاڵ و خەریکی یاریەکان بوون ئێستا لە ماڵەوە چی بکەن و لە دیوێکی تریشدا خواردنەکە کە زۆر ئەساسە چی بخۆن لە ماڵەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز مامۆستا یادگار جەلال ڕاهێنەری لە جوانیمان کردووە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتەوە خێربێ. ئەگەر لێوە دەست پێ بکەین ئێستا هەوڵەکان داخراوە پێتان باش بوو کە داخران یا خۆت دەبوو کرابوونەوە هەوڵەکان. وڵا خۆی لە سەرەتا یعنی یەکەم شت کە داخرا لێرە هەوڵەکانی ئێمە بوو ئێمەش لێەوە دەستیان پێ ئێمە دەستیان پێگر بڵێ
ئێمەش ینی چوینە لای قایمقام و چوینە قایمقامیە دوتمان ینی بۆچی بەس ئێمە لە کاتێکە ینی بەرکەوتن لە لای ئێمە زۆر کەمترە لە زۆر شوێنیگە وەکو کافتریا وەکو چێشتخانە و وەکو بازار و زۆر شوێنیتە چونکی لە ئێمە لەوانەیە بۆ منە لە کاتێکە 10 کەس 15 کەس 20 کەس ئەو پەڕی لەناو هۆڵەکە لە یەک جارە لە یەک کاتە یاری بکەن ینی هەمووی ئەوە نییە بۆ منە تۆ 200 یاریزان دەهەیە هەر 200ەکەی بەیەکەوە بێت یاری بکات هەرێندەی پاسێک مەترسی وتیان ڕێنمایی و بەس لە کۆتایە بۆ جێبەجێکردنی ڕێمای تەندروستیەکان بەڵام دوجار کە نەخۆشەکە بەداخۆ وڵاتی ئێمەشی گرتەوە و شارەکەی ئێمەشی گرتەوە بە تایبەت سلێمانی و زۆرترین حاڵەتی لێرەیە بەداخەوە پێمان باشە ئێستا زۆر کارێکی باش کراوە کە هەم شوێنەکانی ئێمە و هەم زۆر شوێنی کەشکە هەمووی داخراوە و بەرکەوتە کەمە و هیواداری نەموو لای ئێستا یاریزانەکانتان لە ماڵەوە چۆن درێژە بۆ وەرزشەکانیان دەدەن خۆی داخستنی وەڵەکان پێمانە بێتە بیان و بۆ ئەوەی کە تۆ وەرزش نەکەی کەسێک وەرشەوان بێ کەسێک وەرشەوان بێ و حەزی بە وەرزش بێ شەرت نییە هێشە حەزی پێی نییە بەڵام حەزی پێێتی بەڵام مەجای نەبووە ینی بیانووی مەجای هەبوو ئێستا مەجال زۆرە ینی زۆر زیاترە لە جاران بۆیە ئەوە نابێتە بیان و بۆی تۆ وەرزش نەکەی وەرزشکردنەوە نیە تەنیا تۆ لە هۆڵ بیکەی یاخود ئەبێ ئیلابچی بۆ مەزبە ئەبێ لا ینی تۆ توانی وەرزش بکەیت و هیچ ئامێرێکیشت پێویست نەبێت لە ماڵەوە وەرزشە هەوایەکان بکەی یاری ورگەکان بکەی یاخود دەتوانی بچیتە دەرەوە ینی خۆت لەگەڵ خێزانە دییان بۆ مەرجەی کە ینی کۆبنەوەیکی زۆر نەبێت دوو کەس بن بچنە دەرەوە ڕۆژانە 40 دقە 50 دقە سەعاتێک ڕێ بکەن ئەوە شەر وەرزشە ئەتوانن ئەگەر بەردەست بێ بۆن ڕۆژنها ڕۆژێ بچن بۆ شاخ ئەتوان ئەگەر حەزە لە پاسکیل بێ و پاسکیل لە هەبێ ڕۆژانە نیو ساعت پاسکیل لێ بخوڕی ئەمانە هەمووی وەرزشە ئەتوانی پەتپەتێن بکەی یعنی ئەمانە بیان و نییە بۆ ئەوەی کە تۆ وەرزش ئەنجام نەی بە تایبەت ئەوانەی کە لە ماڵەکانن ینی ئەو خانەوادانەی کە ئەو بابڵێن وەرسەوانانەی کە لە ماڵەوەن ڕەنگە توانای شاخڕەوی یان مەجای شاخڕەویان نەبێیان پاسکیلی حوشیان نەبێ ڕەنگە پاسکیلی ناوماڵیان هەبێت چکانێک جیازێوانە کۆمەڵێک ڕێنمایی بۆ ئەوانەی کە ڕاستەخۆ لە ماڵەوەن و پیان خۆشە وەرزش بکەن پێم وایە شتێکی پێوتە تەمرینی سویدی ئەلەو بابەتەوە عەرزم کردی تەمرینە هەواییەکانەوەی کە بە لەشی خۆت ئەنجامێرێ من خۆم هەر لە یەکەم ڕۆژەوە کە هۆڵ داخرا هێشتا بازاڕ و کافریا هەموو شوێنێ کراوە بوو هەر لە ماڵەوە خۆم دەستم کرد بە تەمرینەکانی خۆم و لە ڕێگەی فەیسبوکەکەی خۆمەوە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و هەندێک پێیجەوە پڵاوم کردەوە کە ینی زۆر کەس دەستخۆشییان هەبوو کۆمنتیان هەبوو مەسج هەبوو کە دەست خۆش بە بەردەوام بەوە زۆربەی ئەو یاریانەی کە لە ماڵەوە ئەکرێت لە ڕێگەی خۆمەوە لە ڕێگەی کورتە ڤیددیۆ بڵام کردوێتەوە پێشم وایە زۆربەی خەڵک ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارێنن و زۆربەی زۆریشیان چەند مدەڕیب و چەند مامۆسایەک برادریانن زۆرێک دوای منیش بە دەستخۆشی بۆ هەموو مامۆساکان زۆربەی زۆریان لە ماڵەوە وەرزشیان کرد و ڕێنماییانیەوە بە خەڵک کە چۆن وەرزش ئەنجام بن. ئێستا جیاواز لە وەرزشکارەکان خەڵک زیاتر لە ماڵەوەیە بۆی کە ڕوبەڕووی زۆری کێشی نەبێتەوە لە ڕووی خۆراک و لە ڕووی وەرزشەکانەوە چی بکاتم کەسە جیاواز لە یاریچەکانی خۆتان. وڵی خۆی ئەساسی ترین شت بۆ ئەوەی کە هەم وەرزشکار بی هەم وەرزشکاریش نەبی خواردنە ینی خۆراکی تەندروست زۆر زەرورە ینی هەم بۆ ئەوەی مەناعیلەشی شت بەرز بێتەوە دژی ئەم ڤایرۆسێکی ئێستا بڵاو بێتەوە هەم بۆ ئەوەی کێش زیانەکە و هەم بۆ ئەوەی جەسەیەکی جوان و ڕەشیق دەبێت باشترین شت خۆپاراستنە لە خواردنی خراپ یعنی هەتا بۆمان نەکرێ نابێت شەکر بخۆین ینی کەمترین ڕێژەی شەکرتوە توانی ئەگەر حەزت بە شیرینیە میوەکان و میوانێک کە شیرینن بیان خۆی یاخود هەنگوین بخۆی یاخود خورما بخۆی شتانێک کە شیرینە و جگەلەوە ئاو خواردنەوەی زۆر ینی زۆر زەرورە تۆ ڕۆژانە 8 بەردەخ ئەو بخۆیتەوە لە ڕۆژێکە و جگەلەوە خواردنی میوەکان سەوزەکان خواردنی کوڵاو و برژاو ینی با خۆمان لە خواردنی سوورۆکرا و زۆر بە دوور بگرین لە ناو ڕۆناکە زۆر زیانی هەیە و چونکە ئێمە ئێستا وزەیەکی باشمانایەتێ و هیچ چالاکیەکیش ئەنجام نین دیارە تەمانەوێ بە کێشی زیادە لە لەشمانە دەتوانن ئەم خواردنانە بخۆن و مامۆستایادگار تاوان جەلال من خۆم یاریزانی لای مامۆستایادگاری ژۆزماوەیە کە ئیحمال بووم ناڕۆم بەردوای کۆرۆنا بڕۆینەوە ئەوانەی کە لە هۆڵە وەرزشەکانە یاری دەکەن کۆمەڵێک خواردنی تایبەت دەخۆن وەکو پرۆتین بۆی جسمیان بەهێز بێ یا خۆت ڕەنگە ڕێنماییتاندا بێ بە کۆمەڵێک خوێندکاری وەرشێوانی لای بەڕێستان مەسەلەن هە کۆمەڵێک خواردنی زۆر بۆ نمونە هەرێک چەند هێلکەیەگە خوا یاخود چەند بابەتێکی دیاریکراوە خۆت پرسیارەکەم ڕێنماییتان چییە بۆ تەواوی وەرشەوانان کە ئەو نوعە لە سیستەمی خواردن کە لە کاتی وەرزش دەیان کرد بۆ ئێستا چۆن مامەڵە بکەن لە ماڵەوە چ بۆی مەسەن جسمیان دانە بەزێ یاخود زیاتر نەبێ
وەڵا ڕێنمایەکە ئێمە بە زۆر یاریزانمان و توە ڕۆژانش پرسیارمان لێکرێ بە تەلەفۆن بە مەسیج بە هەر شتێک بێت وەکو تەواوکەری خۆراکیمان هەیە وەکو خۆمان کە وەرزشەکەین بە تایبەت لە قاعەکانە وەرزشی لە جوانی من پێم باش نییە لە ئێستا تەواوکەری خۆراکی بخورێت هەتا هۆڵەکانەکرێتەوە چونکی بڕوا ناکەم تۆ ئەو چالاکی کە لە هۆڵەکان و لەژێر پەرشتی مامۆستایەک ئەنجامەدایە ئێستا لە ماڵەوە بتوانی بە تەنیا یا تااقەتت هەبێ ئەنجامی بی و خواردنی ئەو خواردانش کە پێمان وتون ینی پێم باش نییە خواردنی ئەو خواردانی کە پرۆتینیان زۆر بیخۆن لەبەر گورچیلە و لەبەرەوەی کە لەوانەیە تۆزێ بۆ هەرسکردن و ئەوانە زیانیان پێ بگەێنێت چونکی چالاکیان کەم بووەتەوە بەڵام من پێم باشە کە کاربۆیدراتەکان کەم بکەنەوە وەکو نانی سپی وەکو برنج وەکو پەتاتە ماکەرۆنی ئەوانەی کە وزەیەکی زۆر ئەبەخشن بە لەش چونکی ئەمە ئێستا بتەوێ نەتوێ وزەمان زۆرە بێت دەگەڕ خواردانە بخۆینەوە چالاکیشمان کەمترە لە جاران هەر لە ماڵەوەین لەبەرەوە هیوادارم کە یعنی ئاگیان لە خواردن و ڕێژەیەکی کەمتری ژوەر بگرن کێشەی نییە لە جاران ماوسات گەڕەوانی کە پرۆتیناتە تایبەتەکانیان دەخوارد لە ڕێگەی شەربەتەوە یا خۆتەوانی کە دەرزی و حەب بەکاردێن تەڵان کۆڵی لەوە ناکرێت هەندێکیش لە یاریزانانە بەکاری دێن بۆ جوانی جستی خۆیان لەم کاتەیە کە وەرزشیان کەم کردوێتەوە بەکارێنانی ئەم دەرمانانە زیان بە تەندروستی و بەجەستیان دەگەێنێت بەڵێ لە 100% زیانی پێگەێنێ چونکی ئەوانە ینی کۆمەڵێک پێکهاتەی بەقووەتیان هەیە کە تۆ زۆر جار لە ڕێگەی وەرزشەوە ینی هەرسی ئەەکەیت و گورچی لەگانت جێبەجێ یەکەن لە لەشتا بەڵام کە تۆ ئەو وزەیە سرف نەکەی کە ئەو چالاکیت نەبێت کە ڕۆژانە پێشتر هەبووە و ئێستا بەردەوامی لەسەر ئەم دەرمانە و بەکارێنانی ئەم دەرمانانە تەواان لەسەر لاشت قورزە بێت و زۆر زیانی شەگەیەنێ بێت هیوادارم کە هیچ کەس بەکاری نێنێت تاوکو وەڵەکان نەکرێتەوە و ینی خواردنی ئەو شتانەش بە بەرنامەیە ینی تۆ ئەبێ لەژێر چاودێری کەسێکابی تۆ لە ماڵە ناتوانانی سەر بەخۆ لە خۆتەوە هەستی ئەمە بخۆیت و ئەوە بخۆیت و ینی ئەگەر لێت بڕاچی یەکێکی لە خۆتەوە ئەیکڕیتەوە ینی نابێ ماوسادگار بووی بۆ لایانی دەرونی بەتابەت وەرشەوانان تا چەندێکی تر لە ماڵەوە بن ئەگەر نێنە قاعەکان زۆر ئاساییە ڕەنگە گۆڕانکاری لە ماسوولکەکانیان دروست نەبێ ڕەنگە ئێستا بڵێ من ئەو هەموو ماوەیە یاریم کردووە تاوەکو عەزڵەیەکی جوانم هەبێ یا خۆ جسمم دروست بوو بێ بەڵام ئێستا ماوەیەک لە هۆڵەکاندا بڕێم یان لە ڕێنمایی مامۆستاکەدا بڕێم ڕەنگە جسمی تێک بچێتەوە یا بۆ ئاسانیە زوودا بەزێ یان چەند کاتی هەیە بۆی دەرونیان تۆزێک هێور بن وڵا خۆی پرسیار زۆرە کرێڵێ ینی ئێمە هەموو عەزەڵەیەمان دروست کردووە ئەبێ بە چەوری خۆی ئەمە پرسیارێکی ینی تێگەشتێکی هەڵەیە نە عەزەڵە بێ بە چەوری نەچەوری ئەبێ بە عەزەڵە ینی دوو پێکهاتەی زۆر جیاوازن وەکو نان و ئاوان تێگەی ینی نە ئاوە بێ بە نان نەنابێ بێ ئەو عەزەڵە ژەروایە نە عەزەڵە بێ بە چەوری نەچەوری ئەبێ بە عەزەڵە تەنها کێشەکە لێرە ئەوەیە ئەگەر تۆ چالاکیت نەبێ ئەگەر بە تەواوی لە وەرزشدا ببڕی لە ماڵەوە هیچ وەرزشێک و هیچ جوڵەیەکن نەبێ تەمان عەزەڵەکانت لاوازە بن کە لاواز بوون ڕۆژانە تۆ خواردنیش ئەخۆی تێگەی ینی ئەو وزەی جاران کە وەری ئەگری سەرفی ناکەی لەبەرەوە چەوری زیاکە ئەم حاڵەتەیە کەواتە ینی عەزەڵەکان بچووکە بنەوە چەوریەکان زیاکە ئەگینەوە نییە ینی بڵێ وەڵام من عەزەڵەکانم بووە بە چەوری هیچ عەزەڵەیەک نابێت بە چەوری هیچ چەوریەکیش نابێت بە عەزەڵە تەنها ئەوەیە کە عەزەڵەکە کەم ئەبێتەوە و ڕێژەی چەوریش زیاکە جا وەکو ئەوەی کە جەناب وتی ینی ئەوە ئەکەوێتەوە سەر شەخسی کەسەکە ینی ئایا چەندێک خۆی ئەپارێزێ لە خواردنی خراپ چەندێ ینی خۆی ئەپارێزێ لەوەی کە چەوری لەشی زیا بکە بە ڕێژەیەکی زۆر هەر کەسە و بۆ کەسە جیاواز من هیوادارم کە هەمویان خۆیان بپارێزن چۆن پێشتر ینی پەیڕەوی خواردن و پرۆگرامیانە کرد کە لە قاعەکە بوون لەژێر چاودێریەمەیە ئێستاش لە ماڵەوەن هەمان سیستەم بەکاربێنن ینی خۆیان لە چەوری لە شیرینی لە خواردنە گازیەکان لە خواردنە کوحولیەکان یعنی لە فەست فودەکان لە فینگر و لەشتی سوورەوکرا و بپارێزن دڵنیابن کە بە خواردنی میوە و گۆشت و پرۆتین و هێلکە و سەوزە و ئەوانە لەشیان هیچ جۆرە چەوریەک زیان ناکات و گۆڕانکارێکی ئەو تۆ بەسەریانە نایە کە ینی نیگەران بن و ئەگەر تەنانەت 3 مانگەش بخەین زۆر باشەوە سەهێدگار ئێستا بۆ کەسە ئاساییەکان نەکتەن هاوانی کە یاریزانی خۆتانن چەند لە ماڵەوە تەمرین بکەن وەکو کات و لە چه کاتێکیشدا بیکەن بەڵێ خۆی باشترین کات بۆ کەس فەرقەکە بۆ ئەوانەی کە یانوێ کێشیان دابەزێنن بەڕای من باشترین کات بەیانیانە ینی بەسکی ناشتاواتە هیچ خواردنێکیان نەخوار بێ و جوڵەکەشیان لە 45 دقیقە کەمتر نەبێ
ئەوانەی کە خۆیان دابەزێنن بەڵێ ئەوانەی کە قەڵەون ڕێژێکی چەوری باش ئەسووتێن و ئیسفادەیەکی زۆر باشی لێکەن بە مەرجێک خواردنەکەیان تەندروست بێنەک لە دوایەوەی کە وەرزشەکەی کرد دەستکا بە خواردنیدا تەندروست و دانیشە جیبس بخوات بە دیاری فلیمەوە و یعنی گوڵە بە ڕۆژە بخوات و نان بخوا بە مەیلی خۆی. بۆ کەسانی کەش ینی ئاساییە تەنها ئەوەیە کە بۆ منە نانت خوارد سەعاتێ با دوای نان خواردنەکەت بێت جوڵەکەت و عادەتەن اعتیادیشە تۆ نیو سعات بۆ کاتژمێری لە ماڵەوە ئەگەر بتوانی ڕاهێنان ئەنجام بی زۆر باش. زۆر سپاس بە بەڕێزمەوەرچی سپاس بۆی کە لە تەوەری سێمی پامی ڕۆژ لەگەڵمانەبووی. بینەرانی عزیز دیارە دەچینە لای چەند ڕێنماییەکی تایبەت بە خۆپارێزی بەرامبەر بە کۆرۆنا و بە تایبەتی لە ڕووی خۆراکەوە لەوەی کە چی بخۆین لەم کاتانەیە باشە کە ڕێنمایەکی تایبەتی پامی ڕۆژە بۆتان. هاوڵاتی خۆشەویست بۆ خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا یەکەم پێویستە دەستەکانت بە ئاو و سابوون بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە بشۆی تا مەترسی توشبوونت بە نەخۆشیەکە کەم ببێتەوە. ئەمە یەکێکە لە باشترین ڕێگەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسەکە. دووهەم دەستەکانت لە چاو و دەم و لوتت نزیک مەکەوە، ڕەنگە بەهۆی دەستلێدان لە شتێکەوە ڤایرۆسەکە هەڵبگریت. بۆیە دەبێت سەرەتا دەستەکانت بە باشی بشۆیت بەر لەوەی دەستبەریت بۆ دەم و چاو و لوتت. سێهەم لەو کەسانە دوورکەوە کە کۆکە و پژمەیان هەیە. چوارەم ئەو شوێنانەی زوو دەستیان لێ دەدرێت بە باشی پاکیان بکەرەوە چونکە ڤایرۆسەکە دەتوانێت لە سەر دەسکی دەرگا و سەرمێز و بەلوعای ئاو بمێنێتەوە و بگوازرێتەوە. بۆیە دەبێت دەرمانی پاکەرەوە واتە تەعقیم بەکاربهێنرێت بۆ خاوێنکردنەوەیان. پێنجەم کاتێک دەچیتە ناو خەڵک دەمامک ببەستە، بە تایبەتی ئەگەر خۆت جۆرێک لە نەخۆشیەکانی سیەکانت هەیە وەک ڕەبۆ یان لە کاتی گەشتکردن بۆ دەرەوەی وڵات ئەوە پێویستە دەمامک بەکاربهێنرێت. هاوڵاتی بەڕێز ئەگەر چاودێری کەسانی نەخۆش دەکەیت یەکەم پێویستە کاتێک بەرکەوتنت دەبێت لەگەڵ نەخۆش ئەوە دەمامک و دەستکێش و بەرکۆش یاخود سەدریەی تایبەت لەبەر بکە. کاتێک لە ژوورەکە چوویتە دەرەوە دایان بنێ و فڕیان بدە جارێکی دیکە بەکاریان مەهێنەرەوە. دووهەم قاپ و قاچاق و خاولی و جلوبەرگی کەسە نەخۆشەکان بەکارمەهێنن. سێهەم جلوبەرگ و بەرگی جێگەیان بە ئاوی گەرم شۆن. چوارەم ئەگەر کەش و هەوا خۆش بوو پەنجەرەکان بکەنەوە تا هەوای ژوورەکە ئاڵوگۆڕ بکات. هاوڵاتی خۆشەویست چۆن ڕێگری لە گواستنەوەی نەخۆشیەکان بکەین لە ئاژەڵانەوە. یەکەم گۆشت و هێلکە زۆر بەباشی بقوڵێنە تا مەترسی نەخۆشیان لەسەر نەمێنێت. دووهەم با بەرکەوتنت لەگەڵ ئاژەڵی زیندوودا کەم ببێتەوە. سێهەم هەر کاتێک دەستەکانت لە ئاژەڵێکەوەدا بە زووترین کات دەستەکانت بە ئاو و سابوون بشۆ. ئەگەر چاودێری چەند ئاژەڵێک دەکەیت ئەوە دەبێت لەگەڵ دەست هەڵگرتنت لە هەر ئاژەڵەیەک دەستەکانت بشۆیت تا ئاژەڵەکانی دیکە بپارێزیت. لە ئەگەری توشبووندا ئەوە ئەم کارانە بکە. یەکەم پەیوەندی بە پزیشکەوە یا دامەزراوە تەندروستیەکان بکە. ئەگەر گومانت هەبوو لەوەی تووشی نەخۆشیەکە بوویت. نیشانە باوەکانی نەخۆشیەکە بریتین لە ئازاری قوڕک، سەر ئێشە، زیادبوونی دەردراوی لوت، هەڵامە تووتە، کۆکە و سەر ئێشە، شەکەتی و هەستکردن بە لاوازی، تەنگە نەفەسی و توندبوونی سنگ لە حاڵەتە قورسەکاندا. دووهەم ئەگەر لەلایەن پزیشکەوە ڕەوانەی ماڵەوە کرایتەوە ئەوە هەوڵ بدە لە ماڵەوە بمێنیتەوە پشوو بدە بۆ ئەوەی زووتر چاک ببیتەوە و کەسانی تر توش نەکەیت. سێهەم لە کاتی سەردانی پزیشک ئەوە دەمامک بەکاربێنە بۆ ئەوەی ڕێگری لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بکەیت. چوارەم کاتێک دەکۆکیت یا دەپژمیت دەمولوتت دابپۆشە. پێنجەم بە هیچ جۆرێک سەردانی نەخۆش مەکە لە ماڵ و لە ناو دامەزراوە تەندروستیەکاندا بەمەبەستی هەواڵ پرسین. دوورکەوتنەوە لە ترس و دڵەڕاوکێ. یەکەم هەوڵ بدە خۆت دوودڵ نەکەیت و مەترسە و مەکەوەرە ژێر کاریگەری هەندێک هەواڵی ناڕاست کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەگوازرێتەوە. ئەمانە گشتیان ناڕاستن و بنەمایان نییە. تەنیا زانیاری لە سەرچاوە باوەڕ پێکراوەکانەوە وەربگرە. دووهەم ئەوەی جێگەی دڵخۆشیە تا ئێستا ڕێژی مردن لە نێو بەشداربوواندا زۆر کەمە بە بەراورد بە پەتاو هاوشێوەکانی تری. ڕاگەاندنی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی.
بە هیوای لەش ساکی و تەندروستی بۆ هەموو لایەک و لە ماڵەکانتان بمێننەوە تا بەرنمەیەکی تر ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ئاوا خواتان لەگەڵ.